خواتان لەبێ ئەزیزان و دۆستان و خۆشەویستانی ئێمە لە هەر شوێن و جێگایەکی کوردستانن. ئەزیزان ئێمە هاتینە بۆلاتان لە پێشکەشکردنی لایڤێکی زۆر خۆش و ناوازەی FC26 Ultimate Team. خۆشەویستانی ئێمە ئەم لایڤەتان بۆ گوازینەوە ئینشاءالله کاتێکی خۆش دەبینە سەر پێکەوانێ و لەم لایڤەیە هەوڵەین بێجگەوەی کە یاری ئەەکەین بەیەکەوانێ چەند فێرکاریەکیش بخەینە ڕوو لە لایڤەکەیە. یعنی کاتێک کە یاری ئەەکەین هەوڵەین وردە وردە ئەگەر مەسەن وردە وردە فێرکاریەکان وردە وردە ئەخەینە ڕوو بۆ ئەوەی خۆشەویست و هەچ کەسێکیش پرسیارێکی هەبوو یا مەسەن شتێکی نەزانی ئەتوانێت پرسیار کات بە پێی توانە بۆی ڕوونەکەینەوانێ لە بەشەکانی ئۆڵتیمێتی مشکۆ بەڕاستی هەنێ هاوڕێ هەیە لەوانەیە لە بەشی ئۆڵتیمێتیما زۆر شارەزایی تەواوی بەشەکانی نەبێ بۆیە ئێمە هەوڵەین هەم فێرکاریش دانین ڕوونکردنەوە بین ئەوە هەم لەگەڵیشە وردە وردە یاریەکەکەین بەیەکەوانین ئینشاءالله. جا کاگەنەسی خۆشەویست و کاگۆریانیش لە لایڤەکە بەشدارن یا کۆمنتە خوێندنەوە یا مەسەن ئاگیان لێ وەکو پشگیریەکیش ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵا برای گیان وەکو پشگیریەکیش داواتان لێ یەکەم ئێوەی هاوڕێیان کە لایکی لایڤەکەکەن و شێریکەن بۆ هاوڕێکانتان و ئەگەر کەسێکیش لە پلاتفۆرمی فەیسبووکە بەشدار و فەیسبووکی هەیە ئەتوانێت وەکو پشگیریەک بۆ ئێمە لایڤەکە شێرکە ئەمە پشگیریکی باشە بۆ ئێمە زۆرترین هاوڕێتوانن بێنە ناو یاریەکەوانێ. ئێستا ئەچینە ناو یاریە وردە وردە زانین تەشکیلەکەم زۆر بەقۆت نییە بەڵام چکە سەرەتایە هەوڵ و حەزم کردو زۆرترین کادە هەیە بە ڤیدیۆ بیکەم یا بە یاری بۆبجی ئیشەڵا بۆ جارێکی تر ئەیکەین چونکە ئێستا کاتی بۆبجی نیە ئیشەڵا هیچ ئەوە ئەیکەین بە دڵنیاییەوە لای پەبجیشمان نەبێت لەبەرەی هاوڕێیان داوایان کردووە بەڵام ئەم شەو تازەنا لەبەری وعدی ئFCمان هابوو کەشەی پێنجشەمە بیگوازینەوە. وەڵی باوەڕ ناکەم ئیشەڵا لەوانێ بەس باوەڕ ناکەم ئێتر جا هاوڕێنی خۆش ئەیسا ئێمەشتا لەگەڵای ئێمەش ئیشەڵا مارڤنگیا بەخوایکەین ئیشەڵا پۆبجی جەماعەوەکی بیریمە ئەو لایڤێکمان کردو پۆبجی بۆ خوا جەماعەت ئاخیر یاریم کرد هاوڕانی خۆشەویستان ئاخیر یاریماکە ئاخیر یاری ئاخیر یاریم کرد جەماعەت برمەوانەی وازانین 11 کیلۆ ڕێگم کرد ئەو نەخۆش بوو لایڤێکی خۆش وەڵا خەڵکاکەن جابا ئەو بەشی ئۆپتریتەکان هیچمان نییە پێم وابێ با لایڤی تیکتۆکەر حازرکەین جا ئەگەر سەرەتا جارکو سەرەتای وەکو فێرکاریەک ئیتر نازانم لەوانەیە ئەوە خۆشتان بشزانن لەوانەیە هەنێ هاوڕێ هەیە نەزانێ بەشی ئۆڵتیمەیت تیم کە ئەم بەشاکەیتەوانێ لێرە مەسەن بەشی ڕیڤاڵ هەیە یا بەشی سکواد دەمە لێرە تەشکیلەکە ڕێگەخەی بەشی ئۆبجێتی هەیە ئەمە چاڵنجەکانە کارڕێکی ڕوتانی چاڵنجی ڕۆژانەی هەیە کۆمنتەکان نەخوێنینەوە بەسەر چاو چۆن نایخوێنینەوەنێ بەڵام سەبر گرن کاک باوان گیان بەخێر بێ یارە وڵا غایبی زۆر غایبی حەقی ئەوەی غایبی ئەبێ سێ دەر لە جوێشتێنی هاوڕێیان سەیریکەم ئەم شەو وعدی FC26مان هابوو بەڵام ئینشاءالله لایڤی داهاتوو هەوڵێن لایڤی پەبجیکەینەوە باشە وەکە لایڤی پەبجیشمان کردەوە ئەتوانن ئێوەی خۆشەویست بن جوینکەن و بەشدار بن لەگەڵمانە لە یاریکردن بەڵام ئەم شەو ناتازە بەڵام هەوڵەین کە لایڤی داهاتوو پەبجی بێ ئینشاءالله ئیتر کێ نازانم بەڵام ئەبێ وردە وردە چکە هاوڕێ زۆر تەڵەبەکە نازم بزانێ یەکێ لە فۆرنایت یەکێ لە پەبجی یەکێ لە FC26 بۆیە ئەبێ پەلە نەکەن وردە وردە ئێستا وعدمان هاوە بە زۆر لە هاوڕێیان کە ئەم شەو
FC 26 كين لە تیکتۆک و وەڵی براکەم ئەدمین مازۆرە تر هەوڵماندا ئەدمین نەکەین چونکە خۆمان ئەدمینین و دوو کەسی کەش ئەدمینە ئیشەڵا ئەوکەین بەڵە لەم کاتەیە سە بۆی نابێت هەمووتان دڵم هاوڕێیان لایکەن سەبسکرایبن شەریکەن بارەکانتان ئێستا ڕینە ناوجا هاوڕێیان تەشکیلەکەمان زۆر بەقەوە نییە ئەوەی بڵێ بەقەوەت بێت تر بزانین ئێستا ڕین مارڤل گیان سەیریکە من ناڵم کەس ناکەم ئادمین بەڵام پەلەمەکە با من دێتە لە لایڤەکەیە بی ئیشەڵا کەمە ئادمین ئەم جیلانی فەنەرباغچەش جوانە ئەو شەوەی کە لایڤی ڕۆبلۆکس دەکەینەوە هەر شوێک کە لایڤی ڕۆبلۆکسمان کردەوە هەر شوێ لایڤی ڕۆبلۆکسمان کردەوە کارۆگیان سەلام و ڕەحمەت الله لە لایڤەکەیە ناوی ڕۆبلۆکسەکەشتان پێڵێن و ئەتوانن بێشتە ناوە وەڵی دیسکۆر زۆر خەڵک داوایەکە ئیشەڵا دیسکۆر دیژدانین جارێ هێنێشتی ماوە دامە ناوردە وردە خەریکی مەڵام جارێ هەنێشتما ماوە ئیشەڵا دیسکۆر دیشتان بۆ دانی جەمەعەدەوە زۆ خەڵک داوایەکەەوە زۆ گرینە گرینگە کارۆگیان مشاهدينا متابعينا في كل مكان أجواء جميلة جدا هنا ونتمنى بأن تكون مباراة رائعة كذلك. كارو والله يمشوا لو ناتر تشينا فورنايتو برارو رونالدو بيه تستحق المشاهدة والمتابعة اليوم الكل مشاهدينا والكل مستعد. لا موبايلك بيخلنا نروح اليوم مباراة هي بداية آمال وتطلعات الجماهير لمنافسات جديدة. داوران دمج شياري من كردوا. هذه تشكيلة الفريق صح بالأرض. باستوني ستلعب إلى جانب هندرش في خط الدفاع. جاري جول يا كما زال دستكم طاونية. التمريرة لا تمر من هنا. يا سلام الله على الكرة. كرة دستكم تيك شو بقولة كان غير الأخوانه. وبجدي أنا. متاح الإمكانية الآن. برباكم. أقطع لي أوريان. مارفل جان سيري كتيك توك هي اگر تيك توك هي لتيك توك نامن بو بنرا ان شاء الله والله بكم ادمين بو قانونات كسب بكم ادمين بيكم زاد تيك توك نامن بو بنرا بزن ليخ ساكن او كاتو كما ادمين باشا شلاقه تيك توك نبي هربو تونا هربو همي واي هاوران گۆڵێکی کرد بەس دەستەکەم مەزبوط نەبوو گۆڵێکی کرد بای زانی هەروە ڕوا بە خۆشی خوا نایخوا مامە نایڵم
ئەی چۆن مامە کریستیانۆشی بێ لە خۆشی کریستیانۆ نییە زۆر گۆڵی لێ ناکەم باشە لەبەر خاتری پاشا زۆر گۆڵی لێ ناکەم بەس ناژێڵم یارەکە بێتەوە لەبەرەوەی نابێ ئای هاوار لەمە خەڵاتەی باوکەم هەوارە پێشە باوکم من هیوایەتم ئFC ئەوە بزان هاوڕێن لەبەر دڵیەوە زۆر نایکەم پابەن گیانەوە لەبەر تۆ بۆ کارێر مۆد ناکرێت ئەی برا ڕۆنەکەم پابەن گیان وەڵاخ ئاخەدی پابەن گیان خۆشترین شین ئەڵتیمەیتیە حەز لە نێت وەڵ ئەڵتیمەیتیم بۆ خاتری خوا چۆن شتی وابێ ئەڵتیمەیتیم مەها ڕاستیە ئیتر ڕاستی شکە ئەویش وەکو تۆ بە خەت یاریەکە یاسە کاک ئەزانی کارێر مۆد چۆنە شارەزای ئای باوکە وەرە بێشەشە خۆی بەنا لێ پاسات کە خۆی بێت لە زیان نەچێتە پێش و هیچ ناکە لێ لاشتێک بابەکە حتى دجار اوفسايد على هيك حتى دجار سيت يلا ما من هواياتم FC يعني بس برها ورانا بازور بيزار نبن برالي رقيتني على اوتوميتا كره بو خاطري خوا شلون ضليه اخدي والله درين هاتم كل شيء درين هاتي اصلا ما يبقى بعد دومات كيلا رقم الاوتوميتا بلا بابا سيري يا لايفك كيف زانا حظ اللي بيانا كاكا بابا سيري لايفك زانا لما دو حظ اللي بيانا زاي چۆنە پابەن لەوانەیە نەزانی ئەڵتیمەیتیم چۆنە و چی و چینی ئەڵتیمەیتیم ئۆنلاینە یعنی بە ئۆنلاین نەکرێ بۆ نمونە ئێستا ئەو تیپێکە لەگە منە یاریەکە ئەویش بە هەمان شێوەی من زەلامی ڕاستی یاریەکە یعنی خۆشەکەی لەوەیە خۆشەوی لەوەیە ئێستەیەکی لایف کاتەوانێ ئاوا ئێستا یەکێ بەرامبەرمانکە ئەوش لایف کاتەوانێ ئۆ فەنە کۆنە ئەو من لە بە پلیسیەوە فەنەمە کرد بە ئەکسبۆکسی 360 بڕواکەن بە ئەکسبۆکسی 360 نییە خزمێکم مەیە جاری وایە شەی وایە 22 ژاریمانە کرد بڕە باوکم خۆتی بابەنگیان کۆمنتەکە و نابینم ئەی سڕیتەوە وەڵی نەمبینی سڕیتەوە بەلەمەکەمەی سڕە بۆی سڕیتەوە هاوڕیان نییە شەو شێت و هاریەکەم بڕە باوکم خۆتی ئەم شێت خەڵکەکەین پەنارتی هاوڕیان بە پەنارتی مەعلوماتێک تا بەمێ کە چوارگۆشاکەی بێ و شتە زەردە بچووک بێتەوە اینجا چوارگۆشەکە و لیە بۆ لایەکە ئای وەڵا گرتی وڵی گرتی جاها کۆرماڵی دەتوانی ئاوان لێی باوکم یەکسەر بە دەبڵە بڕۆدەین ئەوە FC چەند FC 26 براکەم ئەوڕانی تیکتۆک ئەو لایڤمان بۆ لایک و تەرتیباتکەن FC 26 و ئۆڵتیمەیتمە ئۆڵتیمەیتم واتە فول فرێش پابەنگیان ئەمانە سەلامی ڕاستین یعنی وەکو تۆ ئۆنلاینە باوەنگیان لە یوتیوبەرە کۆنەکانە میر عومەرە ئێستش کاکە حەمەی خۆشەویست بەڕاستی ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت ئەمە کوردش ئەی هاوار نەموو باشیرە وەڵی جوان لیە پابەنگیان ئاخرینە ئۆڵتیمەیتیم ڕاستیە ڕاستی یان ئێستا ئەم وەڵی هجوومە بە هجوومە بە هجووم بڕە باوکم پاوەریە لیە بابە شێتی پاوەری جا نازانکان جوانی حەزی لە پاوەری نیە چی ئی وەڵی جەمە ئەوەی چێسی بۆ چێسی ناو خەتی جەزایە نیە شپرزە شپرزە
هەڵێ ئەو شوتەم بە جێشتایەوە پاشە والتسدي في الأقدام. ئای پاشا وەڵی لەبەر تۆ نەبووە ئاسە نییە دە گۆڵم لێ کردو پاشە بڕە باوکم پابەندە ساقی تۆشیان لێکەمەوە هەرچەنە نیەمە ئیکێترە بەس شێت یەکەم نەک ئۆڵتیمەیتم هەر شێک بێنێ سکێڵەکەی ئەو جێم یەکەمە برنەی خۆمان مارڤل گیان بڵێ بە قوربانم نهاية الشوط الأول. ئەو ئێستی بەس پێم بڵێن چۆن ئەو لایڤە ئەکەیتەوە پاشا گیان کورە ئاخر بۆستە پەلەمەکە با تێگەێنم ئاخر پاشا چۆنەوە پرسیارەکەی ئێ ڕەحمەتە لەبێ ئێمە لە یوتیوبیش و لە تیکتۆکیش فێرکاریمان داناوە ئەو فێرکاری ئێمە داماناوە وەڵی بچۆ لای ڤێس کەسێکەوە فێرە ناکە من خۆم چوومەتە لایڤی لەوانەیە بڵم 5 نەفەرەوە پێشڕۆی فێر بم هەموو بەس پێم بڵێن چۆن لایڤی تیکتۆکەمەوانێ هەمووی پێینە کەسی پێی ناوتم باشە پاشا گیان بچۆ ناو چەناڵی یوتیوبەکەمان یا بچۆ ناو چەناڵی تیکتۆکەکەمان فێرکاریمان داناوە کە چۆن ئەم لایڤەکەیتەوە تۆش بە ئاسانترین شتێوە بەبێ پارە ئەگە بتێ دیقەیەکی فولی هەبێ دیقەیەکی فولی هەبێ دوو گەڵاتوانی سەرفکەی بەس بەبێ پارە من فێرکاریمان داناوە لە تیکتۆکەکە لە یوتیوبیش دامان ناوە باشە بە بەلاش چۆن ئەم لایڤەکەیتەوە ئەگەر لە خەت ماوی جوابم بەرەو زام لە خەت ماوی پاشا تا هاوڕانی کە کۆمنت دەنووسن پەلەمەکەن جوابتان هەرێمەوە بەسی تر کە تۆ یاریکی ناتوانانی یەکسەر کۆمنت جوابێتەوە وایە هەرچەنە کاگەنەسیشم هەرداناوە بۆ عەدەد بیکەیسی بەڵامی تر جاری وایە فریان ناکەی ئەرە وەڵڵا ئەو گۆڵە ئەو گۆڵە ئەو گۆڵا گۆڵ سێ هاوڕێیان سێ هاوڕە ئەو گۆڵەکەیە باوکن وەڵی پابەند هەموو یاری وەڵی پابەند دەزانیت چۆنە سەیریکە نازانم هەوڵێم شەوێتر هین کەم بوو کالێر مەدۆمانە بەڵام بەس وەڵی ئاڵتیمەیتی میتر تۆ ئاڵتیمەیتیم ڕاستیە ئەمانەی ترە هە زۆر وان نییە لە بەڕاستی ئەگەر تێ فێری فیفا بێ بێ ئاڵتیمەیتی بکەی ئەی هاوار وەڵی جوان یاریەکە هاوڕێیان بەس مستەوای منی نییە ئەهینا جوان یاریەکە وەکو یاریکردن جوان یاریەکە بەس مستەوای منی نییە هاوڕێیان ئەمەش پێشکەشە بێەوە ئەو پەنارتی مارڤین گیان کۆمنتێکە نووسی فریان نەکەوتم بیبینم نازانم کێی سڕێتەوانێ بەس مزانێک کێ و کۆمنتان ناسڕێتەوە نەزانم مەتینێت مەتین گیانە کۆمنتانە بۆ سڕیتەوانێ باوان گیان دڵم لاتە دڵ پاشا گیان بڕوا بێ ئێمە بە فێرکاری دامان ناوە بەڵام بڕوا بێ بەڵام بڕوا بێ کەس ینی هینەوەی نێفی بەڵامێ لەبەر خاتریەوەی کە ئێوەمان خۆشەوێ لە یوتیوبیش و لە تیکتۆکیش فێرکاریمان داناوە چۆن ناو کەناڵەکەوانە کاگەنەس جوان شیەکاتەوە کە چۆن توانی لایڤکەیتەوە و بەس ئێوە تۆ تەنها کۆمنت بنووسە وەکو پشگیرێک بۆ ئێمە بڕە گۆڵە وەرە باوانگیان چۆن دڵێ بە جێمان بێڵی ئای بە هاوڕێیانە بەیانی مەکتەب نییە شەو ئەی هەوار چۆن دڵێ بە جێمان بێڵی ئەوە شوف الانفراد الصريح فرصة لتقليص الفارق بكرة خطيرة مستحيل كرة في المرمى تعيد الأمل وتحيي الأمل مارڤل گیان کۆمنتێکە نووسی نەمبینی سڵاو لە هەمووتان دەجێ ئەگەر دەتوانی کۆمنتەکە بنووسەرەوە وەڵی براکەم ئادمینێکمان کێشەمان بۆ دروستەکات هەستەکەمەوانە هەمی بلۆکەکات خوا هاوڕێیان ئەگەر دەتوانن چاتکەن نزانم چاتتانیت تەواو ئەی دۆڕەنێ
ئەو هاوڕانی لە یوتیوبان تکایە چاتکەن بزانم چاتەکانتانیت جماعة والله يلا جماعة شو قمنا ما يلا 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 اندفاع قوي من اجل الكرة. باوان گیان تخواتۆنی چاتکەی يلا اوتا اوه ثلاثة ديار جوانا يلا اي براشة بردم مستقيل الله لو دەقەوام سماوە لێ بخورانا قتلوا شيشبو تیکتۆک بلۆکەم بهورامبلا قتلوا شيشبو ئەم هەزە لێ بلۆکەم لە تیکتۆک قتلوا شيشبو برايا والله يا جماعة الشيشة معك زور يا أبو الشيشة معك بابا لا قبل نعطي ناكل لا كان سميرة قبل نعطي ناكل انت يا ميت وهلا يفكشي ليه تيجين والله يد مستوين هردوكمان اوتاين اوتا بردي والله پێویستم بە ئادمینی تیکتۆکێ بەس نازانم چۆن بکەم باوانگیان چاتە بینم مەرەوەڵا سڵاو بەخێر بێ یاخوا سەر چاوم بەس ئەو هاوڕانی تر نازانم بۆ کەس چات ناکەم وەرە شێت یەکەینەوە بەڕاستە وەڵا باوانگیان هینە ئادمینێکمان کێشەمان بۆ دروستەکە کردمە بە ئادمین ناشزانم چۆن لای بم لە ئادمینی ئەو هاوڕێیانە پێم وابێ بلۆکیان نەکات وەڵای هاوڕێیان وام لێ تۆ کەس نەکەم بە ئادمین وەڵایی ئیتز شەند وەڵای نازانم بۆ قسەی وت ئیترەوە شخصیاتی خۆیەوە نێ نازانم چی لەکەم بلۆکم کرد کێشە نییە گوێ مێنێ جماعة إما الخومانية كان شيء إما خومانية كان ڕەحمەتی خواتان لەبێ ئەو هاوڕانەی لە تیکتۆک لە لایڤەکان لایکی لایڤەکەکەن و هەمووتان کۆمنت کەم بزانم کۆمنتەکانتان هێت ئەوە گۆڵێکی جوان بۆ هاوڕێنەوە چیتە هەی بەتەڵی ئەنەس هەی بەتەڵی ئەنەس ئەو بە چیوان چوار گۆڵیان کرد ورە برا ژیانێک پاوەریان لێیە وەڵای یاری جوانەکە بەڵام بەس پێی ناکرێ وەڵا لێفتی کرد لێفتی کرد بە تەعادولی لێفتی کرد ئێزە چێ بەپارەی شەیەکی بە شەیەکیەیە نا گوێی نامێ من شێخ گیان گوێی نامێ وکوەوە بەڵام بەس بلۆکم کرد و تاو لی گەڕێوازی لێ بنم وەڵای هاوڕێیان ئەزانیت چی حەز دەکەم هەمووی کەم بە ئادمین وکو حەست بەس بڕواتان بێ ئێستا بۆ نمونەیە ئیشێکم کردو بە ئادمین کێشەمان بۆ دروستەکە چێ کۆمنت بلۆکەکە چێ خەڵک بلۆکەکە تێگەی ئێستا تا 12 نەفەر لە خەت بوو کەس کۆمنتی ناکەمی بلۆ کردووە نازانم چۆن لای بم ئیتر دەبەرەوە نازانم تۆزە دوو دڵم بەخوا جارە کەس ناکەم بە ئادمین دڵتان عاجز نەبێ یعنی وای لێ هاتۆ ڕۆژەکەی زۆر سەیرە چاکەکەی ئاوای لێ نازانەوە یاریمان بۆ حساب بوویان ناوا بچینەوە ناوە ینی بڕاتان بێ وام لێ تۆ لایڤ نەکەمەوە کەشتی وا بینم من کردمە بە ئادمین کە چیەوە چێ ئینەکە سەقەت دەکات لایڤەکە بۆ ناتوانین لای بێت لەوانەیە بەشتێتر لەوانەیە لای بێت
کێشە نییە ئاسایی ئەتوانم بیانکەم بە ئەدمین قەیچێکە بە ئەدمین بێ بۆ منیش چاکە ئەلێ بەس بزانم ئەدمینیات بە چییە بەڵام بەزەوە تا لایڤەکەی سەقەت کردووە و نازام چۆن لای بم لە ئەدمینی نازام چۆن لای بم هەروای کردووە لای منیشی سەقەت کردووە ئێستا ئەو هاوڕێیانەی کە لە یوتیوبان یەک پیاوەتیان کردە یەک نەختێک کۆمنت بنووسم بزانم کەس ئەتوانێت کۆمنت اهلا ومرحبا بكم مشاهدينا اينما كنتم نلتقي اليوم في ليله طقسها جميل هنا في ملعب المباراه ساكون معكم فارس عوض من كابينه التعليق پاشا گیان مەخسەوەیە دە چی تێناگەی وەڵا نازانم ضمن ديفيجن رايفلز الكل يتمنى بان تكون مواجهه كبيره ومثيره وعلى وڵایی چۆن لای بەم کوردیان کورد پەبجی يتعامل كل فريق مع هذه المواجهه وما هي اهداف المنشوده پاشا گیان نازانم چۆن مەخسەد چێ تێناگەی لە چ تێناگەی دوو با من بەس بە ئەم یاریە هاگەم لە کۆمنتەکانتان نەبێ بەس بە ئەمە بەقوەتە بالی بەرمەوە ئەوەی تر لێفتی گر خۆشی تەنجا آخر لەکوایە ئەو ڕیمۆ فۆر ئەدمینە ئەوە لەکوایە لەکوای پەنجە بنم بەکوایە في الامام راح يتواجد مهاجم وحيد في تشكيله الفريق دوا بێم بە کاگەنەس ئەنە زیێنیاریکە با منزانم ئەزانم ڕیمۆ فۆر ئادمین لەکوان نووسراوە وڵای نەس بە دۆڕم پاشا یان ئەکس بۆکسە پێیە وڵایی لە ئەکس بۆکس پێما بێ لە ئەکس بۆکسیشە بێ کێشەی نییە لە ئەکس بۆکسیشە بێ هەر یەک شتە ئەزانی چی بکە ئاخر دەمن کێشەکەم ئەزانی چییە کێشەکەم ئەوەیە کە پەنجانم بە ناوەکە ئەو ڕیمۆڤە نایەتە سەری لا براوە ئەو ڕیمۆڤە لا براوە نازانم بۆ بەس ئەو ڕیمۆڤە لا براوە ئێستا گۆت و چەناڵی تایە چەناڵ ئەکتیڤی تایە ڕپڵەی پینگی تایە ڕیپۆرتی تایە و تاو محەممەد زەنگیان بە خێر بی سەو هاوڕیانە هە کە تازە هێنە ناو چەناڵەوە ئەتوانن کۆمنت بنووسن بەس ئەو هاوڕیانی کە ئەو کاتە ئەو لە چەناڵەکەیە بوو هەموویانی بلۆ کرد سەیری کە پاشا گیان با تێوگەێنم تۆ لە تویژ لایڤەکەیتەوە وایە لە تویژ لایڤەکەی خۆکەرەوە باشە کە لە تویژ لایڤەکەی خۆ کردوانێ ئەبێت تویچ لە مۆبایلەکەشتا دابەزاند بێت بڕۆ لە مۆبایلەکە توانێ لە تیکتۆک لایڤی شاشەی مۆبایلەکە بکەرەوە کە لایڤی شاشاکەی توانێ لایڤی شاشەی مۆبایلەکە و کەرەوانێ اینجا لایڤی تویچەکە شێرکە شێریکە بۆ سەر مۆبایلەکەت و پڕی کەرەوە کەوات کرد ئەو کاتە تۆ لایڤی شاشەی مۆبایلەکەت کردو بەڵام لایڤی تویچەکە پیشانەیە زۆر ئاسانە زۆر بەسیتە کورە براکەم کێشەم نییە وەڵی ئەزانی چۆنم ئادمینی خۆشتێکی ئەوە مهم نییە بەڵام ناڵم ئەو کوڕە وای کردووە نییە هەر بڕواگەی کێشەکە زانی چییە ئێستا کە تۆ ناکەم بە ئادمین دوای ناتوانم لاو بم کێشەکە ئەوەیە گینام کردی بادمێتن دوای نەتوانم تۆ لایەم تۆش بۆ خۆنیە قوڕێ بەسەرمانە ڕستمێ برا بەس وەڵی ئاوای لێ هاتووە شتەکە زۆر سەیرە محەممەد زەنگیان نا ئاساییە پاشا گیان تێگەشتی شتەکە زۆر ئاسانەوە قورس نییە ئیتر کاکەوە یاشمە بە کاگەنە سەر گۆڵ لەسەر گۆڵەیە کرا بمەرەوە وەڵای من بێ مینە کۆمنتەکانە مەژوو تازان یاری هیچ کۆرانەز بۆ خاتری خواتمە من سێرەگەی وبجديدة أنس وبجديدة من بومني ما مصطفى رقم ولا الشيت يا قام ئەم شۆ دامنابوو جوێکی زۆر خۆش بم بە هاوڕێیان نیە تێر گۆڵ بەڵامی تکاکە ئاوە جاری واشتیوا ڕۆیە ئەو ئەما بوو گۆڵ وایە
على فكرة يبقي الكرة بعيدة براقم فلم لما كان باتو زبي مو تايم كما هي بالتأكيد. والله ما جارم من خۆم ژین و خوارەوە دەستدانێکەوە لایڤەکە تێکەیە بس لا أولادي والله بس شاطر أو هولندي هالاند بەخۆتە بۆی وا جۆر نەرەچێ ئۆفساید دڵم والتسلل موجود هنا. مرو هولندي ثاني غەڵەتم کرد زۆر غەڵەتم کرد ئاوڕان کە یاریەکەم ئاگام لە کۆمنتەکانتان نامێنێ بۆی دڵتان هیچ نەکەم والله أفرم هالاند. نشوف الإعادة من جديد. يا سلام على التمرير. والله ئیتر لایڤەکان بەسەرەیە ها بۆیە دڵی هەمووی ڕازیگەی ناکرێ بەس دەوی ستۆنە بێرن چۆن نایکەن ئەیکەین نا ڕۆبلۆکس دەڵێ شما روبلوكس والله نازانم دبري إذن إن شاء الله بتيتوانا تدخل رائع هنا لمنع الفرصة للتسديد. داميانوفيتش. إيه هاوڕێیان سەیرێ و گۆڵە والله شلون بدي نەیەشت هالاندی چاک دەرەچێەوە دەرچوو ئۆفساید ئۆفساید ضاعت الهجمة هنا. راية مرفوعة والتسلل صحيح بسبب التأخر والتمادي في الاحتفاظ بالكرة وعدم التمرير في الوقت المناسب. ينطلق بالكرة الخطيرة. ڕەشیەت یەکەم الكرة في المرمى. هدف يعلن عن تواجد الفريق في وەڵی سێ گۆڵان وسع الفارق هنا. بەدەست خۆمەوە نەبوو ئەو برای قسەیە کرد کۆمەندەکەی مەخەندە زەرور بوتم بەشکم ئەو ئادمینە بزان چاکیگەین بكل أريحية تنجح الحارسة في التصدي. برا ڕۆ هالاند گرتی لوك غير عادي. بەس بێتە قاچم گۆڵە فرصة خطيرة الآن. ملعوبة تشيك. ئەهۆ لەو گۆڵەی ئەهۆ لەو گۆڵەی شێتم کرد شێت سوى هولندا بس يلا درجة ماكاليستر. جرافنبرغ. ئایا خۆی هینکایە خۆی گیرکاتەوە تظهر إمكانية ڕەحتاوێ خۆی گیرکاتەوە کۆرە تۆپەمان بەرێ الله على تألق غير عادي في التصدي. وڵا کاکە و هاوڕێیانی کە تازە هێنە ناو لایڤەکەەوە توانن کۆمنتکەن بەس هاوڕێ کۆنەکانمان بەخوا فت بو عبد الرحمن وڵی هەمویانی وا لێ کرد وڵی هالاندە مشکیلەیە دیسکۆی 43 بەخێر بێ ئەخوا هەوە بوو ئاقیەوە و 43 چێ نازانم بوتي وايد نا لە تیکتۆکی جناڵن وڵی تر کاگمەتینە كيل بلاسيوس. لایڤەکەی وێران کرد راحت عند بلاسيوس. يصل الدعم الهجومي. داري ما يصلاو وێتمە و گۆڵانەیە بەس حەیف نەبوو لكن تدخل بشكل رائع. وڵی فەرقمان زۆرە دقی الوقت البديل لهذه المباراة دقيقة واحدة. نا نسيانا وشي نسيان چی؟ نا ولا لایشی لایڤەکەیان کردو ئۆفساید نەوەڵا گۆڵ هەمزانانی ئۆفساید 4 و 6 لە جێمی یەکەمە هەمزانی جێمی دووەم ێستا شێتیانەکەم جێمی دووەم سڵاو لە تۆش نهاية مجريات الشوط الأول. گابری وەڵای نازەم سڵاو بەخێر بێ خوا سەرچاوم شێت وارێکە مەسم عزيزا هوراي دي فوق شاشة ئازام باوانیشی هین کردو باوانیشی بلۆ کردو ئەس بۆ 24 ساعت دوای چاکە بێ پێم وابێ هەمویانی وا لێ کردو بۆ 24 ساعت ضربة البداية تعلن رسميا ئەو خۆی وای لێ کردو الشوط الثاني. وای لێ کردو کە هەر نەتوانم چاکی ابو هنر لو انا وانا پێڵم زانوە لوانا بوهلار. راشفورد. بناء الهجمة بشكل سليم. تمريرة خطيرة. بلاسيوس. هاوڕێیان بەدڵتانە خلينا نازل لا باني نا پابند بابا هيوالي پابندی شێوە لێ کردو كده
هاوران سير هاوران سير فرصة تعديل النتيجة. يا سلام على اللقطة. بينجو الشش يسشيد وشيد جو اعطاه جولي كده لا بيانا افسر من تيجا بدل دامو يقوم مغبزاني نتواني تعادلي كيتو كوريا سنك تعادل ليش يا بمو اوكي باري منه وبراسه والله بقوة أبي هالان دي بي بقوة دقينا يجوانيا وازم دويا زانكي دفاعي ريالي شبيه كورا ناوشتانا فشان وسوزي درشوي ويلو جولا ويلو غلطا باش وين يويا هنا غلطهم قرش تاكم زور غلطو من نبيس خو واش كان بلي بس مجهود دفاعي رائع من أجل استعادة الكرة وإنهاء المحاولة. وابزامتين يرتياني ما تينا مين كر ميتم كر فهم لك رتا دي 4 ساعتين نتواني اشكات شهر نية ماركوس راشفورد. نا لو كاتو اني قبضي بلاي فكر لي ابو تمريرة وفرصة خطيرة. دي لكنها ما زالت داخل الملعب. يمكنهم تنفس السعداء الآن. بس لها هالاند ترسم هالاند اكيد زور بيسا ايه هولي وخسي بعرض ابو نكر بفاول والله رجيو بوزي هريبة هولي اللي باصات نا والله سبايدر سميني سبايدريني يا ريستيلو سميني سبايدريني سريعة تحتاج إلى تصرف ذكي. لقلتو يلتي اخوة بتشد هذه الفرصة انتهت. هاورا انا هي مولاي كومنت كانت بس بلما كان ها لكات ياريا اخدي كومنت شو انا خندرت تدخل جول هاورا سيو جولا كان اوش بخوشيه شو يدمين معنا اللي تواني بكيف والله باوان كان لايفك تشولني لايفك تشولني بس ادمين كمان لايفك يتيقع نتيجة تشير إلى ناشتو انا لايفه من الادميني نازم بواكا إلى نقطة البداية. هذه هي الطريقة المثالية. او جولا كان جولي برنويا الآن توجد فرصة لتهديد المرمى. دي برو درتشو الهجوم المرتد. هجوم مرتد خطير وعلى الدفاع التراجع بسرعة. هذه هاورا جول انا والله جولي برنوا السلام عليكم هاورا جان جولي برنوا محمد جان وش رئيس يو دلو ترتيبات وشتا وش جولي برنوا رشيت يا قبل نعلم براسه من يعني اف سي شاهد اللقطة من جديد. التواجد في المكان المناسب في الوقت المناسب وفرصة مثل هذه يكون من سبايدر جان كرة شون جواب نامو دڵی منی براکەم بەس خەریکی یاریکردن بووم ئینا دڵنیا بە جواب تێمەوە گۆڵم لێکرا ئەی چۆن یادگیان وەڵی ئەزانی چییە بڕواکی جارە کەس ناکەمە ئادمین ئەزانی بۆ برادێرێکمان کردوتە ئادمین بەڵام کەیتە خەدەچێت لایفەکە تێگەیە ئەوەی کێشەکە ئەوەیە ئەچێت ناشزانم چۆن لای بەم لە ئادمینی کێشەکە ئەوەیە هەر تیا نەماوە ئاین لایفەکەی تێگاوە ئەچێەوە ئەو هاوڕانە بلۆکەکان هەر لە خۆی ناما سڕێتەوە لەبەرەوە جارێ کەس ناکەم ئادمین هاوڕێنە ئەم گۆڵەکەم تاو وڵی وتمەها با جوان پاشی کەم خۆشی کەمەها ها دەردین ها تەرتیبات مالیات و ناری بڵین خۆشی کەم بڕە باوکم مامە بوو ئەو کرد مامە شاشەکە کرد بە دڵی پەمەی وەڵی خۆشەویستی ئەو گۆڵێکی شان خەرگە لێ مەگرێ هەی لەو شانە بتخۆم هادی باوکم بۆ خوارەوە سێ گۆشە باسە زەرب چوار گۆشە بڕە خۆتی سەیرە گۆڵەکەن هاوڕێیان ئەی بەتەڵی مامە کورە ئەو دڵی منی بەخوا ئەو دڵی منی محەممەد جان کاکە محەممەد هینە دیزاینمان بۆکە محەممەد هاوڕێکی خۆشەویستە جارێ ڤڵۆگەکەینەوە دیزایانی ستەمنێڵەکەمان بۆکە ماڵیا بێ کوڕی چاکە هاواری هالان شێت بوو هاوڕیان هەشت کاکە کاتی ڕینبۆ کورە شێرگیان وەڵی ڕینبۆمان لەم شەوانەیە کرد
بلايفەکان پەخشکەینەها ناتوانین هەمووی لێکشەوە وایە ئیتر گرنگەوەی جە و دروستکەی بۆ هاوڕێیان بڕۆ باوکم ئادەیەڵا بۆ سەرەوە بیا تەرتیباتی بێتی هاوڕێیان سێگە گۆڵ نەیەش کۆرە وڵای کۆمنت دەخوێنمەوە هاوڕێیان یەک شتاوا پێ بڵێم ئەزانی چی دڵی ئێوەش ڕازیەکەم لەمانیشە بەمەوە هەمویانم شێت کردووە ناتانێ وەڵای یاریزانی چاکە بەس پێی ناکرێن کاک جوامێر دڵم کات لێ دەکەم نای ڕاستی چیە وەڵای براکەم نای ڕاستی هەر جوامێر اینجا نای ڕاستیم جوامێرە بەس بەتمام ناوەکەم بگۆڕم لە یوتیوبە هاوڕێن ئەمێن هەر نایەکدانێم نای ڕاستیم نەبێ ئەی چۆن بۆ نمونە شتێک بێ ها ئاوە ئەی هاوار هاوڕێنا پاساتکەن تەرتیبات اینجا سێگۆشە ئەیخا بە ئاگزایتر بۆ خۆی نایاڵێ ئەو تاپەم بەرە باوکەم وازانێت گەمەی مناڵانیە جامە خۆی گیر کردوەوە سێ بیباتەوە حسابی خۆی ئاخە وەڵای زۆر سەیرە بەت وازانێ لە چییە باتەوە بڕۆ باوکەم ناردم دا سێ و گۆڵەکەن وڵای شێتم کرد محەممەدیان خۆشەویستی سپی دەرگیان خۆشەویستی بژی کاک جوامێر هەورازیان دڵی منی کاکەی تەڕیم بۆ کورەوە چی وڵای ئەوەنەم کۆمنت خوێندەوە و تا بە خۆشی هاوڕانە هەشت ئەوانە وڵی بەری نەکەو بۆ كرة بيتغير اتجاهها وتخرج إلى رمية التماس تنفيذ رمية التماس هنا بدون تركيز إضافة دقيقتين إلى الوقت الأصلي مڕواکەن ئەگەر FC 26 نەبێت لە پلەیستێشنەکەمانی تر بازانام پلەیستێشن شتیوام نییە دایکی من دیفاعیم باقوتە کێشەکەم وی دیفاعیم باقوتە بردمەوە 86 با لە ئیدیتۆر هاوڕێی خۆشەویست مامەد کە ئەدمین هاوڕێیان سەیری کە ئێوە دڵ و چای منن تێم گەیاندن مام جوامێر گیان ئاخرێ وازام هەدافە ئەزانی چییە جامێت دەموچاو دەربخەتکایەتکە سپی دەرجیان وڵای دەموچاوم کورە جارێ دەموچاوم دەرناخم ئینشەڵا ئەو کاگەنە سووەریان فڵۆگەکەن ئەم هەفتەیە هەوڵین وڵێکی جوانتان بۆ بکەین ئەزانی چۆنە کۆمنتەکان ئەڵێ مامە دەبم کە ئەدمین ئاخر ئەو ئەدمینانە کە داوایەکەن تێم گەیاندن وتم ئێستا من خۆم کێشەمێ هاوڕێکم کردە ئەدمین بەڵام لایڤەکە تێگەیە بۆیە جارە پەلەمەکەن باشە ناشتوانن لای بم لە ئەدمین واشی لێ کردو ناتوان لاشی بم لە ئەدمین با تۆ زێ یوتیوبەکە چاکەم بۆیە سەبرم لێ بگرن ئەوەی کە لایکی تیکتۆکی کردو دەستی خۆش بێ وەڵی خۆشەویست و ئەزیزن بزانام ئێوە لەگەڵ ئێوە ئەتوانم ئەم شەو بچمە ڕێڤاڵی 8 بۆ 7 بزانام ئەتوانم ئەو بەشە تاواکەم دەبازین ئۆبجێکتمان بۆ نهاتووە باشە بۆ چیز نهاتووە وەڵی سەیرە هەر وەڵایەکی هاتووە یاڵا لەگەڵ ئێوە کەینەوە بزانین چییە پاکەکەینەوە هاوڕێیان لە تیکتۆک وەرە تیکتۆک نامم بۆ بنێرە دوایی قساکەین فێرکاریم بۆ بنێرە لێوە باشە ئێستا پاکەکەینەوە کاکەیان پاکەکەینەوە یەک ئەم شەو چی پاکمان بۆ وایکەینەوە جاری وا دایانێ مەڵم با بە ڤیدیۆیەک بیکەینەوە بەس نا ئێستا بۆ نمونە پاکە بزانین چی تێ هاوڕێن یاڵا دی لایڤی تیکتۆکمان چۆڵە ئەحمەد کوردی تیکتۆکم نییە وەڵای منیش دەترسیەوە نایارم کەسکەم بە ئادمین لەکێوە لە کوا کەس وای سپای دەرگا وەڵای ناو ناسم جا نازانم چی بەخوا چی براکەم ئەدی بە ئەمە ئەم پاکەکەینەوە هاوڕێیان CM وەڵای هیچ نییە دای بکوڕە زۆر چاکە ئەحمەد کورد سڵاو لە تۆش براکەم وڵایی محەممەدیان لەبەرەوە نایارم کەسکەم بە ئادمین لایڤەکە تێگەیارە وڵاو کێشێمان هەیە ئێستا پێشم ناخۆشەوەکە بەڵام بەزی در چار نییە چی بکەینە بێ مدێ سەبرگرین تایەتە تایم هەرۆڵاسا گەریەوە زوو بات نهاتە خەت بۆ خۆی ئێوەی هەمووی میوت کرده بوو باشتر زوو نهات نەخەت محەممەد لە ڕەوزە پێکەوە بووین محەممەدم لە ڕۆزە سپی دەگیان لەگەمنا لە ڕۆزە بەیەکەوە بووی مەخسە منە ئەم مەخسە چییە
خۆشەویستی براکەم بەس وەڵی بە غەڵەت تێگەیشتی من جوامێرم بەس یعنی مەقسەوێت لە ڕۆزە لەگە من نبووی تۆ پەلەمەکە وەڵی خۆش با بچین یاریکی ترەوە لەبەر ئەو هاوڕێیانە نیەم شەو لە ڕۆزە خواستپی دەرگیان مەقسەوێت لەگە منە لە ڕۆزە بەیەکەوە بووی سەدانێتری شەڵێ وەڵا منیش کۆرە سپی دەرگیان دڵێ دێر وەڵی ئەڵێ چی؟ ئەڵێ ئابێکۆ لە ڕۆزە بەیەکەوە وەڵی کۆرە شێخی برا من تەمەنم زۆرە ڕەحمەتە لێ بێ ئەجگار وا مناڵ نیم ڕیڤڵگەین لەوانێ ئەڵێ وەڵا لە یوتیوب هەر کۆمنت بکەم لای تۆ دیار نییە هەورازیان وەڵی هەورازیان ناڵم هینە ئەو هاوڕێت چووە یوتیوبەکەی تێگاوە ئەو کێشەیەمانە بێت چاجیگەم هەورازی خۆمانە وەڵا هەورازیان نەرە وەڵاو کێشێمەیە بەس وا بزانم بۆ 24 ساعت دوای لێ کردە بۆ نە سبەی شۆ چاکە بێ تخوا هەورازیان سبەی شەوەرەوە خەت بزانم چاکە بێ منیش تەمەنم زۆرە سپایدەر هەوراز دەڵێ من و تۆ لە ڕۆزەش بەیەکەوە بووین سپایدەرە لێ منیش تەمەنم زۆرە محەممەد یا مەخسەی توێ یا مەخسەی منە وەڵا هەوراز تێگەشم مامە پاشا گیانە مرکە ئینشاءڵڵا وەڵا هەورازیان سپەی شەوەرەوە یوتیوبەکە چکە بۆ 24 ساعت پێما دوای لێ کرد ئەگەر وا بێەوە زۆر چاکە کێشەی نییە کاکە نەزەڵێ با یاریکەمە ئەنەزیان یاریێکمان بۆ بدۆڕێنە دە یاریکە باکم مامتمەلای هاو هاوڕێنە پاشاڵێ یەک دەقە وەڵا جارە کۆمنتی ئەو کاک جوامێر سپی دەرگیان نازان مەخسە منە لە ڕۆزە بەیەکەوە بووینا محەممەد ئاخر وەڵی سەرە لە تێکام براکە من تەمەنم زۆرە ئادەی کوردیان ێڵا ئەو میتانم بۆ لا بۆکەم بە ئادمین دەی دێڵا دەی بەس ئەترسم باشە با بچین هەر لەسەر لێرە سەیری بکەم بەس جواب پاشا گیان وەڵی نامەکەتم نبینی بە قورعان تخوا بین و سەرەوە فریاد نەکەوتم نامەکەت چوە سەر و لای من پیشانی نایە أعزائي المشاهدين تحية طيبة أينما كنتم ليلة جميلة هنا في ملعب المباراة وأجواء جميلة وطقس مثالي معكم محدثكم فارس عوض من كابينة التعليق مباراة مرتقبة ومتعة منتظرة في مباراة ضمن منافسات ديفيجن رايفلز مباراة نريدها قوية ونريد فيها الإثارة كما هو الحال مع هذه الأجواء الكروية الصاخبة الفورمة الرائعة عند أصحاب الأرض تجعل الفريق مرشح فوق العادة لتحقيق الانتصار اليوم کورد پابجی یان پەلەمە گەستێمە بۆ لا باو هاوڕێنەی تیکتۆک پرسیاریە پاشا گیان سەیریگە ئەها سەیریکە سەیری ڤیدۆکە کە ئەتوانی ئەو جلانە پامبەن سەی تیکتۆکەکە ئەتوانی فێر بیت بەڵام بەس من ڕوونکردنەکە بەبم سەیکە لایڤی تیکتۆک لایڤی تویچ کەرەوە باشە کە لایڤی تویچ کردەوە وەرە هەر لە اینجا وەرە سەر مۆبایلەکە و تۆ مەسەن لە پلەیستیشن لە ئێکس بۆکسەکە تا کورە نەز لە سابسکرایب لە پلەیستیشنەکە تا لە ئێکس بۆکسەکە تا لایڤی تویچ کەرەوە دوایی وەرە سەر مۆبایلەکەت باشە لەسەر مۆبایلەکەت لایڤی تیکتۆک کەرەوە هی شاشە ئەها شاشەکە و شێرکە بابەتۆ ئەوەشیان پێ بڵێ خەڵک وازانێ هەرچەندە فۆڵۆوی کێشەی نییە اینجا دوای ئەوە کە جوامێرە لێ یانە زیاری نازانێ ئەدی وەرە کورە وەڵی پاشا گیانەها ناوم لایڤی گەیمین پاشا گیان لایڤی شاشەکە و کەرەوە شاشەکە و شێرکە بە لایڤ دوایی بچۆ تویچەکە و لە مۆبایلەکەی لایڤی تویچەکە شێرکە وەرە سپی دەرگیان ئاخر دەی تۆ تەمەنە چەنە تخوا سپی دەرادی پێم بڵێ تۆ یەک دەقەمزان تەمەنە چەنە من لە سلێمانیم ئەمە یەک دووهەمین من نەچوومەتە ڕەوزە سێمین براکە من تەمەنم 32 ساڵە ڕەحمەتی خوا لێ بێ ئاخر تخوا تۆ تەمەنە چەنە سپی دەرگیان باوەندیان من تم براكە مەڵی لە ڕۆزەن ئاخت چۆم كريستيان بوليسيتش
سپی دەرگیانە و دڵی منی بەخوا خۆشەویستی جەماعە ڕۆشتی وەڵا نەزیامە گەر تۆ 6 گۆڵە لێکرێ من دوای گۆڵەکانی دۆ تەعادولکەم واقعشتی وابێ ئەدەی سپی دەرگیان تۆ 24 ساڵی من 32 ساڵم یعنی نزیکی 8 ساڵە تۆ گەورەترم ئاخر چۆن لە ڕۆزە بەیەکەوە بین بۆ خاتری خوا ئەشتی وابێت خوا دڵی منی خواتە من درێژەگا خۆشمەی خۆشەویستی لاوی گیان مانیکرافت چۆن ناکەین مانیگرافت ماینیکرافت ئەەکەین و ماینیکرافتیش کە کردمان من بەشداری ناکەم بە هیچ شێوەیەک کاک ئەنەس تایبەت بە ماینیکرافتە بەڵام شەو ئەها هاوڕێیان شەو ئەستا بۆ نمونە کۆرا گۆڵەکەی لەگە وڵا لێفتی کرد لێفتی کرد بە تەعادولی حسابە بە تەعادولی حسابە ئەم شەو نایکەین باش یاریتر کردم ئەم شەو نایکەین ئەم شەو نایکەین نانا لەبەرەوەی ئەم شەو حەزەکەم قسەی خۆشکەین لایڤی FC 26 کەین ها سەیرە و گۆڵانەکەن ئەو هاوڕیانی کە هێنە خەت لایکی لایڤەکەکەن دڵی منن شاوی منن ئەزیزی ئێمن 15 نەفەر لە خەتە مامە جوامێر دەبمکە کورە وەڵی ئەو کەم بەسە چەند سەیرەکەم نیە دەرسم تۆژ نییە تەپڵ بە لایڤەکە لی کورە لای چیە بە ئەوە نزیکی 3-4 نەفەر لە تیکتۆک شایەتە ئەوە نزیکی 15-16 نەفەر لە یوتیوبە بە شایەتیەوە هاوڕانە تۆژەکەم بە ئادمین بەس ئەهات وایە قوڕ نەکەیوە ملما برە وڵی نازانمە دەرزم تۆش لایڤەکە گرتنەگەین بەگری و سپایدەر باڵێ ئەڵێ بۆ ساڵی کوورە بەخۆی بەخوای جناکەم دەبێت ئەڵێ میر ئیدیتۆر گیان بڵێ قوربانێ بم وەڵای جا هاوڕێیان یەکشتان پێ بڵێم کێشەی کاک جوامێرە زانی چییە؟ بام هاوڕێنە گوێی لەبێ کێشەی کاک جوامێر دڵ سافیەکەیەتی یعنی دڵم زۆر سافە بڕواکەی ئەمەە دڵم سافە گوێ بە زەرەری خۆشم نایم بۆیە توانی بە 2 ساڵم خڵەتێنی ئاوە کێشەکەمە ئەو لەبەر ئێستەوەکەم بە ئادمین چار نییە ئەهمامە ئەوە کردنی بە ئادمین دەبڕدی لانم تۆ چۆن تەپڵی پێ لی 22 نەفەر لە لایڤەیە نابێژی لایڤ ئادی کۆمنتێ بنووسە کورد پابجی باوکمەوەی بە ئادمین بەزەها بزانم تۆش چۆن تەپڵ بەو لایڤە لی دەی کێشەم دڵ سافیەکەمە منەگینە تێ ناکەم هاوڕێیانی خۆشەویستان دڵی ئەمن لایکی لایڤەکەکەن خۆشەویستن سپێ دەرگیان بڵێ چۆنی ریزان پڕۆشم سەوی ئەو شەوەی کە ئیڤێنتە یاری ستۆنە بێ نەدەکەین بەسەر چاو هەر ئیڤێنت بێمەکەینەوە سپێ دەرگیان بڵێ میر ئیدیتۆر بەڵە براکەم ئەڵە جوامێر بەڵە براکەم جۆم لێتە خۆشەویستی میر ئیدیتۆر هاوڕانی تیکتۆک لایکەوە شاشەمان بۆ بەرزکەنەوە ێ براکەم ناومێنی لە خزمەتم ئیدیتۆر گیان بڵێ با خزمەتێکم کورد پابجی دڵێ نەماکردنی بە ئادمین خەریکی ژی مامە ئادەی پێم بڵێ بزانە باشە شیشێکە کردووە هاوارەکە جاخۆ گۆڵکەی مێشکی زەمانم یاریزان چۆن بفرۆشی با بچینەوە یاری تەوا بێ پێتەڵم بەسەر چاو پێتەڵم چۆن یاریزان فرۆشم ئادی چۆن بەسەر چاو ناوەکە زۆر قورزە وەڵای نازانم ڕاوین گیان وەڵای باوانگیان خەوتی نەما نازانم خەریکی چییە لاوی گیان FC 25 نییە ئەمە FC 26 با بڕۆمە دەرو دوای پێتەڵم چۆن یاریزان فرۆشم کورە برا خزمەتەکەم ئەو قسانە چی عیبە وەڵای مامە جارە دانێکم کرد بە ئادمین بێدەم بوو نازانم خەریکی چییە
هنا جاندلا عادز نبي كور بابجي جانا وبو صعبة دوخساناكم كاز لي عادز نبي صعبة دي شباب كيوايا كورا دست ما تشكم وي كلايكي تيك توكي قردو ورا جماعة بيرو بينسكي والله بينسكي عيب على تقييم اف سي 26 براكم بس سي دي جرانا $80 بس سي دي بەڵام ئەتوانی بە ئەکاونت بیکڕی بە ئاکتیف بڕۆ لە ئۆڵد ستۆر داواکە بەنای ئێمەوە خاترەیە گرێ ئەگە لەم کاتا فریایکەی زۆر ئەرزانە لەم کاتا بە 25,000 لەم کاتەیە بەس دوسێ ڕۆژتر گرانە بێ وریا بە وەرە براکەم تۆ جارە بە دانێ جواب وازام بێدۆم بوو کورت پەبج لە خەت ماوی براکەم لە خەتی لە خەت نی ئەڵێ مەتەڵ پیاگە چێ بۆ بیابان بۆ دەرگای سیارە بم وەڵا هەورازیان ئیتر نازانم کورت پەبجی نازانم ئەوە مۆبایلەکەم کوژە ئیتر بە مۆبایل هاتم نازانم چیەکە لایڤەکە لە بنەوە نییە تێکومەکانی نایە باش پیاگە چێ بۆ بیابان بۆ دەرگای سیارە بە وەڵی لەبەرەوەی گەرمای نەبێ سوزانم لەبەری سیارەکەی نەدزن وایە وازام هەمووتانی میوت کرد کور پاوزی جان وڵای سوابەتە لەگەڵاکەن دڵی هیچ نەگا بەس نازانم خەریکی چی بەخۆ ئێوە یاری پەبجی بۆ ناکەن تکای بیکەن لاوی گیان یاری پەبجی شەکەین بەسەر چاو بەستەرە و چاوانم یاری پەبجی شەکەین بەسەر چاو هاوڕانی یوتیوب تکای لایکی لایڤەکەکەن بیرتان نەچێ هاتوویتە لایڤۆ کاتێکی خۆشەویستر قەیشێکە پەنجەیەکی هینکە بیانێم یاری پەبجی شەکەین شەیەکتە یاری پەبجیەکەین ئەچینە ناوە خوا نەزمەرە بە یاکە هاوڕێنەوە ئەنەستە یاریەکە من یاری ناکەم ها دوایی نەیخەنە ملی منەوە یاریە یاری پەبجیەکەین و وەرن جوێنکەین یاریەکەین بێکەوە چۆن لە فۆڕنایدا و بەزمەمان هەیە و لە ڕیمبۆ بەزمانەیە بەس وازانم مۆبایل ئاگاتان لێ بێ ناتوانێت جوێی هینکە پلەیستیشن ئایتر نازانم ئەگەرێ خۆتان نەزانەوە شتێکی ترە ئارە بیر لە مەتەڵەکە چی بوو وەڵام مەتەڵەکە ڕاگەم لێ نەما وەرە 3 گۆڵە لێ کراوە بێڵە بێڵە ناڵە ڕاز نییە ڕاز نییە ئەو کور پەبجی هاتەوە هاتەوە کور پەبجی سپای دەرگیان مەڕۆ لە لایف براکەم تۆ دڵی ئەمەیەوە کی قسەیە عیبم خۆشەویستی وەڵا برا کەس من بێزار ناکە جا من بۆی لە لایفم بۆی قسەی خۆش بۆیەوەکەم وەکوی قسێ ناوەڵا براکەم نە لە تیکتۆک نە لە یوتیوب کەس نەڕوا لە لایڤەکە حەزەکەی بۆ خۆمان قساکەین هەتا جا من بۆیە لێرەم قسە لەگەڵ لێوەکەم کورە سپەی دەرگیان دڵی عادز نەبێ بۆ جواب نایمەوە وەڵی جواب تێمەوە شەقەمە سەر چاومەوە نیە سە جواب تێمەوەڵم سپەی دەر خۆشەویستی سپەی دەر دڵی ئێمەی ئانا براکەم عادز مەبە وەڵا ئافەرە منەست لاوی جا من کاگەنەس خۆشەویستی ئەمەیە دڵی ئەمەیە ئەو پرسیارە جواب نایەمەوە داوای لێ ورد نەکەم زۆر هاوڕێکە جوابی نایەمەوە ئاساییە یعنی ئێمە کرنگەوێ وابزان ڕەفیقینە ها بۆ خۆمان کاتێکی خۆشە بێنە سەر دڵیەوە خۆشەکەی شتی جوانتان بۆکەین گەیم پلەیتان بۆکەین یوتیوبتان بۆکەین بە ڤڵۆگ ڤڵۆگی جوانەکەین یاری کۆمیدیەکەین ئەی وازانێ تۆ پرۆپرێری بۆیتەشی لا گۆڕێ ئەڵێ کاک جوامێریان من ئەبێ بڕۆم کەمێک ئیشم هەیە ئەگەر فریا کەوتم یەمەوە ئەگەر فریاش نەکەوتم بۆ شتێکی تر وەڵا ئۆریان ئەم شۆ نایە ئۆریان با بێت خۆشە وەڵا ئۆریان ئەم شۆ نایە داوا لێ بور نەکەین سپای دەرگیان سپای دەرگیان دڵی ئەمەی خۆشەویستی وەڵی برا تۆ خۆ لە خۆتۆ خۆ عەجزەکەی نامێت لە خزمەتی توێم گوێمێ بانێشت گۆڕینەوەی PE گۆڕینەوەی PE
والله نازم ماليش شوف المساندة هنا كوربا شدة في التفوق هنا، اصرار رائع هنا وعودة سريعة ونجاح في قطع الكرة. هجمة مرتدة واحدة الآن في هذه اللحظة، لكن يتم التعامل مع الخطر هنا بشكل جيد. جماعة نيجاري جوانا ها محمد علي محمد علي دباش ما من دفاع قال لك اضرب محمد علي اگر گرمای بيل جامعه سر درگاه والله من وت والله والله ما يفتم بيسويس مورفلم منيش بيستوم بس بيرم تشوبو وشت لم يشك ما بيستوما نا وكم بيسويس بير نما بو والله برا كما زانيتي هموت انا مخوش بس والله ناتوانم کەس کەم بە ئادمین من پێت ئەڵێم ئێستا کێشەی ئادمینیم هەیە ئەبێ هەوڵ بەم ئادمینەکان کەم کەمەوە تۆزێ ها سە بۆ نمونە جاران لا برا ئێستا لا نابرێ نازانم بۆچی نازانم بۆ کاری کێشەکەی چییە نێ وەڵازم هینە گیان ئێستا پێت دەڵێم کێشەکە چییە کوالەتی نزم نییە خەتای خۆتە زانای چی بکەم سڵاو لە تۆش سپەی دەرگیان نەزانای چی بکە ها لە مۆبایلەکەتە لە سوچەکە ڕەسمی سپانەکە هەیە لێ بشۆ کوالەتی شاشەکە و بەرزکەرەوە نا کوالەتی نزم نییە بەزەوە تۆ مۆبایلەکەت کوالەتی ئێستا 480 پلوری بلانێ لە سوچی مەسەن لای دەسە ڕاستە سپانێکی تیا ئالیا بیکە بە 180 پلوری کوالەتی بەرزە بێتەوە ناکوالەتی چۆن نزمەوە پلی 5 و 4K و ئەو هاوڕانەکە لە لایڤان مۆبایلەکە شاشەکەی زیاکەن ها ئێسجەکەی زیاکەن چاکە بێ وەڵی کاگەنەس ئاوایی تر بۆ خۆی مەجبورم ئێستا لی سەنم بەخوا بازامە دۆڕین هێزی فریاگەوتنی بۆ بنێرم ئەدێ و گۆڵە وڵای دڵم نایەوە بەجێ بێ لەم هاوڕانەگینە لێ مەسن بخوا با لی سەنم بانە دۆڕین ئەو تاوین جێم ئەوە کاکە هاتە دەست خۆم ئێستا گۆڵەکەم سێکە هاوڕێ نەزان دەست خۆم سێکە چوار و دوین ئەوە ئێستا دەستەکەم بەدەستمە بزانین چیەکەین تەرتیباتی وەکەم بڕۆ سەرەوە یاری چاگەزانێ ئێوە خۆی لەگەڵ بە قۆت یاریگە خۆشە کاکە یاریەکە ماگەم لە کۆمنت نابێت دڵتان هیچ نەکە گۆڵی لەکردمە وەڵی نەمێشت برا ڕۆ دیفاعە زلەوە چیەوە بینی و ئاو دیفاعە زۆر زلە خۆی جێ ڕگادە بەسا بێ گۆڵکە وڵایە لێ بمەوە الله ئەکبەر شێ دیگەم باسە نییە ئۆ گەرم نەبووم يا مرجان سلام عليك السلام ورحمة الله. انطلاقة هجومية تبشر بمحاولة استغلال الفرصة هذه مهمة. بەدڵتان بۆ هاوڕێیانەوە یەک جارێ ئەوە یەک کاکە ئەوە یەک کۆرێسە شتی جوانتردان بۆکەمەوە بەڕاستە ئەوە بە خۆشی کاگیامورۆ کاتە لایڤەکۆ یەکسەر خێرا گۆڵێکم پێشەش کرد ئینجاسە بە خۆشی تەواوی هاوڕێیانەوە گۆڵی بردنەوە و تەرتیبات وڵای هاوڕێیان بەدەمی خۆم نەڵێم بۆی نەبێ لە فیفا حلم نییە حل ئاسە بۆ ناچی بۆ سوچە ئەنجا وەرە ئاو تۆپەم بەرێوەرە
ئاوتۆ بمبەرێ گۆڵ گۆڵ کۆرە ڕیمۆتاداکەم بەکو پاشا وڵی براکەم کە یاریەکەم ئەگەم لە کۆمنت نامێنێ برا دوو وڵی هاوڕێن تکای لایکی لایڤەکەتان بیر نەچێ جارێک سوتامان مەکەن گۆڵی لێکردم بەداخەوە تاکەوە سێ گۆڵی ئەنەس کرد لێ کراوە ها دوای نێکەنە من ئەوین زاری زردیە وەڵای یەک شتان پێ بڵێ مۆڵتی پلێر یەک تەبیعەتی هەیە خواگەدارە جاری وا هەیە هیوا و لی هەڵەکەوێ حیابەرێ هیوای تیا لە مۆڵتی پلێرە ئۆڵتیمەیتیم لە ئۆڵتیمەیتیمە ئەمەرە بەقوتە نییە دە گۆڵە لێەکە ئیتر نییە واو لێەکە بێتاقەتەیەەکە تۆ کۆمنتانە بزانێت چییە ماڵیا بێشێتی گرن هاڕون ئەکرم مڵایی هاڕون ژیان نییە زانیی گۆڵم لێ کراوە جەوم نییە جو كوب مينارز داميانوفيتش وەرە ئەی هاوار لەو گۆڵە بڕیتان ئەم براوە خۆ تەرتیباتان بینی ئەم براوە خۆ تەرتیباتە دقەیە هەشتاویەکە 4 و 7 دقەیە هەشتاویەکە 4 و 7 کۆرە ڕیمۆتادای چی براڕۆ ڕیمۆتادا تۆ بمبەرێت مامزانی تۆمەکەم پێ ڕامەگەرگەجی تۆمەکەشم بێنەبوو شتێتان بینیوە دەتو خوابی هێرێ دەتو خوا بۆ خەڵەتەکەی دە پێشکەوە دەی هاوڕێیان ئەی هاوار ئەو بۆم پین کردی واوکم هاوڕێیان دوو گۆڵمان ماوە وەڵی زۆرە نیکە بە پەنارتی وەڵای سێمەوە بۆ لێ بەس پەلەمەکە بە برارو جەماعەت ئەوە لە کۆمەڵایەتیە و تومە پاشا حاموڕادی لە پۆلی پێنج ئەوستانەیە تۆ پاشا گۆڵ ئەی هاوار هەیە گۆڵ ماوەڕێن میزۆپۆتامیا شتی وای دیە وەرە هەورازیانەوە بەڕاستەوە یەک گۆڵ ماوە سە دەقەیە هێشتا یەڵا یەڵا دەی یەک گۆڵ ماوە یەک گۆڵ ماوە با بەس دەقە نەکوژێت وەڵای حەیفریا ناکەم هاوڕێن ئاچیەکە دۆڕانن وەڵایی هینە یەڵا دەی ئەم یاریە ئەکەین ئەمان هەر خۆم یاریەکەم جام یاریمە بردایەتەوە هاوڕێیان یەک شتی زۆر مهم بوو دوو یاریە چوینە پێشەوە یعنی یاریەک بە دوو یاریەوەمان حساب بوو کاکە بلاند کورت کاکە بلاندگیان تۆ خۆشەویستی ئێمەی ئەزیزی ئێمە خزمەتی ئێواکەین هەوڵێن یەکێک بین لە یوتیوبەرە باشەکان لە یوتیوبەرە ئێمە چالاکی لا ئێمە زۆر گرنگ ینی چالاک بین چۆن چالاک بین ناوە بچێتی تاوانەکە ئەزانی چۆن چالاک بین کاکە بلاندگیان بۆ نمونە سەیری کە ئێمە ڤڵۆگمانەیە ڤڵۆگەکانمان ینی خۆمانیان تیا هیلاکەکەین بۆیە زۆرترین کاتی خۆش بێ ببەخشین و ئیسفادەشی هەبێ ئەمە یەک دوو گەیم پلەی یاریەکان دانین و یارە چیرۆکەکان دانین و یاری ئۆنلاین و شوتەرەکان دانین بە گشتی هەمووی دانین و لایڤمان
شەوانە ئەبێ وە دڵی هاوڕێیان ڕازیەکەین. جا لەبەرەوە هەوڵێین هەتا بتوانین زۆرترین خزمەتی هاوڕەکانی خۆمانکەین بەبێ کەم جیاوازی، ینی هەوڵێن زۆرترین ماندوو بین بۆیە ئێوە هات چۆن بڵێ کاتێکی خۆش دەکە ڤیدیۆکانە بەرنە سەر، هەم بە ڤڵۆگ هەم بە زانیاری هەم بە ڤیدیۆی تیکتۆک بێ ڤیدیۆی جوان بێ. ئێوەش هەمووتان خۆشەویستن، تەنها ئەوەی کە لەسەر ئێوە ئێمە لێمانەوێ شتێکی بەسیط و ئاسانە، لایکە و کۆمنتکە هیچی در. اهلا ومرحبا بكم مشاهدينا الكرام في كل مكان. امسيه رائعه هنا والطقس جميل جدا وكل شيء جاهز ويؤكد بانها ستكون ليله جميله في هذا خۆت دڵی براکەم عزیزی ئێمەی کاکە هاڕوون هەروەڵا لایک بۆ ئێمە زۆر گرنگە، لایک زۆر گرنگە بۆ ئێمە بە تایبەتی لە ڤڵۆگەکە و ڤیدیۆکانە بەعام، چکە لایک باشترین پشتگیریە بۆ ئێمە، باشترین پشتگیری لایکە اینجا کۆمنت. وضح على الشاشه تشكيله الفريق صاحب الارض يانو بلاك في حراسه المرمى زاناڵە چی وفي الامام يتواجد راس حربة وحيد في هذه التشكيله. هناك تركيز كبير على كوب ماينرز في مباراة اليوم. والله ئادمینەکانە نازان بەخوا بواکەن، تمكن من تقديم مباراة كبيرة واليوم سيساهم والله نازان بواکەن. في تلك المواجهة. هنا مشاهدينا نستعرض تشكيلة يعني وایان کرد کارێکیان کرد خەریکە بێتان مێگەن ماركوس راشفورد يبدأ مع بوليزيتش على طرفي الملعب وفي الامام راح در ئاوایە کاکە القيام بدور رأس الحربة. دڵێ پاکە بێ ئاو لێ بەسەریە، من لە دڵپاژی خۆمان کردومە بە ئادمین کە چی واکە مام گۆڵە بۆ ئێوە، ئەم گۆڵە بۆ ئێوە ئەی هاوار. وەڵی باوانجیان ڕاستەکەی حەق بە توێ. مامام یارە شێت یەکەم التواجد كان في المكان المناسب وفي مكان قريب امام المرمى من اجل وضع الكرة هذه في الشباك. ئەزانیت چی یەکەم هاوڕێیان یانی ئەگەر ئاوا بکەنەوە ئادمینەوە ئادمەوانی کە کردوون بە ئادمین لە دڵپاچی خۆما مدەیەکی زۆر لایف ناکەمەوە، چکە بەتە لایف هاتوانەوەکەن خۆی شترا پێ ناکرانی تۆ بەس بە تەمابیەوە بکەی بێکێشەیە مدەیەکی زۆر لایف ناکەمەوە مادەم ئەوەنە دڵیان بۆ شتە خۆشە هەتا لایەنە بم بەس کە لاشم برد نزانیم کێواکە ئەوە بلۆکیانەکانە دڵنیامە لە پۆستی لەسەرەکەین، شکە عیبە من لە دڵپاچی خۆما کردومی بە ئادمین بۆچی واکەیت وەرە هەمووتان دڵی منن خۆشەویست نام گۆڵە بۆ ئێوە، ئەم گۆڵە بۆ ئێوە، ئەم گۆڵە وەڵڵی نەیەشت وەڵی ناوی محەممەد سەنجین ئەڵە ناوی سۆزە بڵێ محەممەدیان بۆ سۆزە چی توێ بە قوربانم ئاخە تۆ خۆنا محەممەد ئەڵە ناوی سۆزە بڵێتێ دوای وەڵی زۆر سەیری تۆش بە قورعان محەممەدیان خۆشەویستی ئەمەی وڵی ئەنە زیان کۆمنتانە نەخوێن من ناتوان بخوێنمەوە ئەی نام یاریە دۆڕێنین من لە سەعات دوی شەو جاری یاریەکەم حەز ناکەم دۆڕم جاوەرە لە لایڤە هاوڕێیان سەیرم گۆڵەکە هەر کە ئەڕۆمە پێشۆزانم گۆڵە ها بەس ئۆفساید نەبێ گۆڵە دا بڕۆ دەی واوکم بەسەر چاو ناوەکەیم بیرچۆ وەڵی نازانم ناوی چی بوو دا ئەزانیم ئۆڵتیمەتی بچی خۆشە ڕێیان کە لی ناوێت تۆ گۆڵ لە پێشەوە بی ئیتر لە پڕاکە لێفتەکە وەرە هاورنگیان دڵیە من خۆشەویستن هەموو لایەک ئەزیزن وەڵی برا لە فیفا ئەزانی چی حەز دەکەم شتی بەقۆت بێ شتی بەقۆت هاشتی بەقۆت دجاری وا شەیە دە گۆڵە لێکە کاکە شێت دە گۆڵمان لێکرا حەیەمان نەبن ئای چۆن با لە پێش وەخسەی خۆمەتی جاری باشە زەڵیبەتیا زۆر بەقۆتە کاکە وەڵی من خۆم زانی چی لە پلەی یەکەوە فیفا دوو گۆڵ یەکەم لە پلەی یەکەوەی تە تێبگە لە نەوەشتەکەەوە لە پلەی یەکەوە دوو گۆڵ یەکەم باشە
لا بلاي دوب بلاي سي ولا سيم جولاكا سيم جولاكا يوتيوب ما دارنا نابو بلاي شان باشا اكونت ما نبو شو مع زوزو بقول كريستيانو شي زوري يا ابو زو بقول هبي نو بلانز استانه والله كاكا داني جار هذا بدن رونالدو برازيلي وأصلا كنت بينا بالتولي رونالدو برازيلي سوزي جان خوش رئيستي ساعة كان قبل درشي يا قول ساعة كان بيه مقصي براقشك باشا هاتي شو هاي والله كاكا والله لي ما بدني ورا هاوران أزانن أتواني بأولتيميتيز لقى براقة تاريخي يعني توالى أولتيميتك سابدو نفري بيكن أي طبعا متر لبيش خمور أو كومنتانا بخيرو بانيان على بانيان محمد على بانيان لا رشودي جوامو انتماء سريع وتصدي على الطاير تلعب ضربة ركنية باتجاه 18 الله على التصدي اي برايان ورا بتما ياري بدت والله يزور سيرم ليه وبجديتي بجدي بتما ياري بدتو او بجديتي ابي وايلي كم ياري برشتو بلو باشا من روشان امزاني اف سي كم وشون بو ابي وايلي كم والله بلا عرو براس من امزاني ياري كم وشون ياري كذا هلا والله قول دريش درسو برارو والله خومتيكم ما والله خومتيكم ما شادان داخن كا خريب وقولم لك شاد داخن اوريان باشا بس كخريب وقولكم سيري كان ورا لايك وش عشان كان بدا عيبت طبعا برا بتماي طبعا برا يا دفاعك ما يزور زله باشا برا خوش ريسني والله براكم فلوكي تشافيلان جاري ناكين وكو برنامج لبرنامج نانيا بس فلوكي خوشتان بوكين دڵنیا بە فلوكي لتشافيلان خوشتر هەیە بۆ نمونە فلوكي فاميلي مول يعني شوێنی زۆر خۆش و نایابی تایە کە لەوانەیە نەتان بینی بە فاميلي مول یا ماجدی مول باشە ئەمانە ئەکەین لە بەرنامانە وەڵام تشافيلان هەموو کەسێک چووە يعني شتێک نێ بڵێنەچوە بۆ نمونە فلوكي سيتي ستار يعني سيتي ستار بەڕاستی شوێنێکە زۆر شتی خۆشی تایە بۆ کات بەسەربردن لە بابەتی VR و ئەم بابەتانە تێگەی وڵای سووری نایەتێ باشن بۆیە فڵۆکی چاڤیلان نا بەس فڵۆکی خۆشتر هەیە توانین بیکەین نانا زەردیە سڵاو بۆ سەر ڕووسیگیان خێر بێ ئەخوا باڵ سیتی ستار زۆر خۆشە ئارەوڵە ئاو شوێنانە ڤڵۆکەکەین بەس وردە ڤڵۆکی تایبەت سام هەفتێ ڤڵۆکمانە ئینشەڵا بزانین چییە بێ و هاوڕانەیە کە لە خەتن تکە لای شێ و لایڤمان بۆ بکەن ئەو لایڤمان بۆ بکەن بە 50 لای گەمشە و دەی مامەیتە وەن ڤیوەن والله من نەخۆم وەن ڤیوەنەکەم نە حەزیشەکەم کەس وەن ڤیوەن کە حەز ناکەم کەس بیکە لەبەرەی وەن ڤیوەن ڕقێک دروستەکە لە دڵا باش نییە بەدڵدانم یاری هاوڕێیان هات ئەوە دوو هیچین جارێ دوو گۆڵم لێ کردو هیچی نییە ئەڵەن چی وای لێکەم لێ بکە وەرە دڵی ئێمەی لاوی گیان ئارە وەڵا مسارعەش خۆشە ئاو تۆ بم بەرەوە چی خۆرا ئەڵا گۆڵی نەکرد بینێرمە بۆ ماڵەوە ئەوە سەبەم گۆڵی در وای لێکەمە بێومێدیەکەم لە ژیان سێگە
1 في 1 كره 1 في 1 تو تشيلي من 1 في 1 دو جولي كيشوني حزقي ني 1 في 1 كنا بيدو 1 في 1 دو جولي كيشوني بس 1 في 1 يا ريمبو فورنايت مش انا والله يزور ام دفاع ام زلزل ما شاء الله ليفيلي هنا هولك باخوا زور زورينا هيكلي زور زله بدون تركيز مرت الكرة إلى جانب المرمى. محمد جنجار لايف دا ناخم نه والله هتا هاوڕێیان دڵیان خۆش بە لایفەکەدا ناخەم هەچ کاتی هاوڕێیان بێتاقەت بوون ئەو کاتە ئەتوانین لایفەکە شتێ لێبێت دایکی حەزەکەم یاریزانێکی باشم بۆ دەرچێت وجومێکی باش شێتی کەم جا لەگەڵەوەی خۆشەویستە و پاکاکەینەوە ها گۆڵ هاوڕێیان سەیکەن نەوەڵا هیچ ترەن کەوت بڕۆ باوکم وەرە لاوی گیان دڵی منی جا بەخواز نای تەبیعەتی من چۆنە لاوی گیان یعنی حەز دەکەم ئەگەر نەفەرێکم لەگەڵا بێ و 10,000 نەفەرم لەگەڵا بێت دڵی خۆشکەم ئەو گۆڵیشم لێکرا بەس نایباتەوە حەدی نەبیباتەوە مستەفا گیان جی تی ئۆنلاین وەڵی جی تی ئۆنلاینەکەمان تۆ تێک شوی هینا هەر حەزم لێ و بەلای ڤیش بۆتان کەمەوە ئەو جی تی ڤێشمان ببینن چی سیارەی دەرەجەیەکمان پێیە دا ئەکاونتەکانمان هەمووی فولێمە هەر لە جی تی ای ڤی لە ڕیمبۆ لە فۆرنایت تێگەن کاکە بەتما بیباتەوە بەجددیەتی بەتما بیباتەوە مامە چاوم لێج نەما تۆپەم بەرەیە ئەو کوای ریزانەکانم ئادێ بڕۆ باوکم ئادێ وەرە تۆ بڕۆ گۆڵە سێو گۆڵە وەڵی چاوم لە هیچ نییە گۆڵ گۆڵ باوان گیانەڵی چی هارون کاکە من چوم چاوم داخست وەرە چاو داماخە بەرامبەر خەریکی گۆڵکردنم گاڵتەم کرد پیاو نییە گۆڵ لە من کە ئەو هاوڕانەی تیکتۆک نە کۆمنت دەکەن نە هیچ شتێ هێنە لایڤەکە و یەکسەر ڕاکەن ئەوە چی عیبە کاکە تیکتۆکمان چۆڵە وەڵام شۆ نازانم بۆچی چۆن شتی وابێ دای کێشەکە چی ئەوە وەڵی دیسکۆردمان نییە بەس دایانین بۆ خۆیان دیسکۆرد و ئەکاونتی مایکراف نییە حیامان چوو 1 ساڵە عەدمان ناو تجاری وا شاوە ئەو شتانە کێشە بۆ درست ئادی باوکم وەرە بەتمای گۆڵکە دۆستێکە بەتمای گۆڵکە سێگە بەتمای گۆڵکە وەڵی گۆڵی کرد قەینا گۆڵە لە پێشم کێشەم نییە ئەبێ بۆ خۆی دوام کرد کورە ڕیاڵ بەس بەرشەش جمهورەکانی هەمویانم خۆشمێ جمهورەکانم خۆشێ بەس وەڵی جمهوری ڕیاڵم ئەوە شتێکی ئەم لاولای ناوێ هاوڕا خەریکە گۆڵم لێ کرێ وەڵی تەعادولی کردەوە کاکە من تۆزێ میوتێکم وەڵا بەس لای کرد بۆ ئەەکەم هەوراز ژیان کورە هەوراز وەڵی دەستێ ماشەکەم هەوراز براڕۆ هەوراز چەنە بیرەکەم کاکە گیانەبێ گۆڵکەمە ها بەیەوە مەژوڵم گۆڵم لێکرا شتیا چۆن نەبێ با گۆڵەکەمەوە تۆ ئەی هاوار ئامەی فاتە گوڵە ڕۆ ئەی هاوار ئەو چی بوو ئۆسای وەڵای ئەم زانی پەنارتی زیڕم کرد بە قورعان خەریوی وەڵام حەکەم بەس من هەریوە حەکەم فێڵمان لێگە کۆرە کاکە بۆ دەرناچێەوە تەڵە بۆ خاتری خواوە چیەوە دیفاع گۆڵی نەکرد هەتێک بەڵ لە من کەی من بەس دیفاعیل باقوتە هینە ئەو کە لە یاسە بۆی بڕەوە سەرەوە ئادی دەرچۆ ئەی شێرەکەم وەرە بە قورعان ڕاستەکەی دوای مێرە فێرتەکەم بەسەرۆ چاوانم ئێستا خۆم بیرم کەوتە دڵی خۆم ئاوا بزانی دوای مێرە بەسەرۆ چاوانم ئاخە تۆش کۆمنتن نەکرد بیری نەخستمە وایە دوای مێرە بەسەرۆ چاوانم بڕە باوکم بڕۆ خۆتی دەرچۆ ئۆ ئەم گۆڵە
اي هوار بدس خويتي براكم كاكا ورا خوشيس نوغولي اذا داس كم بدفاعي داس كم بدفاعي ودفاعيا يا كم ديواري بلوكو تشيمانتو عاب هين اتلتيكو مدريد اساي اتلتيكو مدريد بينيوا كغولا كا دفاعي دفاعي واليكا شاش جندنا درناتيا والله يزو خوشه بس قيناكا ها وجوميكم لبيا شويه والله يا اتلتيكو مدريد زور سيره كردي بدفاعي بيوني درجه الله قرعان زور سيره ياري يوات ياري خوشترين ياري زي لا من ياري سي ريال واتلتيكو مدريد كياري كان بيكوا اذا لو اتلتيكو مدريد جولك كم دفاعي هسه جولكم ليه كده بوبونيو ها تخوارو جول والله خلط يمكن خلط يمكن والله راسك هادي وش هو كومنت نزيبو لاعبي والله راسك لاعبي يا سبخ صدقم عفر ملاعبي هو زين بتشيو عملك لا يتنباو هاوريانا نلا نعاك عك جامير اترسي ومشتانا بس هو بخصتكم كاكو بخصي لاعبيه كما جينا خو مشتانا قدناكم نا بخصي لاعبيه كم والله بخصي لاعبيه كم استشهد يا كم هو سوني خلال مو بدوري خويا سيجا لا يجي انا ولا برضليتو بدا عرس الشيء دبو بس يوصلني او جولا وادريني بلا ماga سيجا الشيء يا كم هي كم نيا خوش لبلي سني جولا بدا عالم كاتا لف سينا جول مليكا حياش معناتي لا يجي انا ولا برضليتو ها هنا ما قدوش انا ناقم ما بزاني ار والله برتمانو برمانو والله من جبيري تو كم كم براو رازيان بلديه مي خوشيسي با برادر فير كم شلون ياريزان بفروشه خويا جان باوان جان صبري به صبري به با بچینە دەرەوە برا ڕۆژێکی خۆش بوو چی بوو گورە و لا ڕۆ سەقەنەفەی گورە بە هەنارەوە چیەوە والله ئەم شەوەدانێکی خۆشترین دایڤ بوو بەس حەیف ئاتمینەکە تێکی یای ئەم بڕێ هاوڕیم بلۆکرە سەگەمە میانە داغا چوونە دەرەوە ها ئینجا ئێستا کاکە گیان با بزانین لەکوێوە دوو پاکیشمان بوواتەوە هاوڕێنێکینەوە پاکەکانیش ئەو برادەرە نووسی ئەوە کوا کۆمنتەکەی وەڵی نازانم چێ لە کۆمنتەکەیش سڕاوەتەوە هاوڕێ نەزانی لەکوێوانەیە ها لە بەشی هینەوە ترانسمارکیات ئەمە چی نووسرا ترانسا ئەمان بەشە ترانسفێرە چییە ئالەم بەشەوانێ یاریزانە کڕیت و یاریزانە فرۆشی ئەم بەشەکەیتەوانێ ئالەم بەشەوانێ سەیریکە ناوڕێیان لەم بەشەوە ئەدێمێ لەم بەشەوە یاریزانە کڕی یاریزانە فرۆشی باشە ئێستا بۆ نمونە یەک دەقەپە لەمەکە لێرەوانەیە بۆندەکان لێرەوەی بۆن پێشکەشەکە ئێستا چی بزانی یاریزانی چی تیاوە فرۆش لێرە یاریزانەکان دانەی ئێستا من نەها ئاخر چۆن ئێوە نێ بۆ شیەکەم هینە گیان ڕاوین گیان سەیریکە کە تۆ یاریزانەکە دانا لێرە یا مەسەن بۆ نمونە بە یاریزانە هەبێ یەکسەر نا لێرە بۆ نمونە بۆ سەسەیکە ئەمان ئەمە یاریزانە کڕی ئەمان یاریزانە کڕی ئەم بەشی یەکەم بۆ بەشی کڕینە ئەوە نا بەشەی دووەم ئێستا من یاریزانم ئەوە نییە چکە تازە دەسم کردەوە بە ڕیڤاڵ ئەینا لێرە کە یاریزانە زۆرە بێ هی فرۆشتن ئێستا من یاریزانی فرۆشتنم نییە سەیریکە لێ یاری سێ یاریزاندانی وە فرۆشتن باشە بەس یەکسەر نافرۆشترێ ئەمە ڕاستیە ئەمە ئۆنلاینە تۆ ئەم سێ یاریزانە و دانا بۆ فرۆشتن دای ئەنەی مەسەن سبەی شەو دوو سبەی شەو خەڵک یە سەیرێکە سعری لەسەر نووسی بەس نابێت تۆ یاریزانە بۆ نمونە بای 20,000 تۆ 50,000 لەسەر بنووسیەوە کەس نایکڕێ سعرێکی لەسەر دانەی سەیەکی باش دوو سێ ڕۆژ فرۆشراوە ئەچیت هینەکەیت ئەچیت پارەکەی وەرەگری کێشینیە لێرە تێگەی بەس بۆستە بۆ کڕین یاریزان بکڕی
بەشی یاریزانکردنەکە ئادی پێما بێ ئەمەیانە نە ئەمەیانە سێکە بەشی یاریزانکردنەکە ئەمەیانە بەڵام کێشەکە زانی بۆ چیە یاریزانمان بۆ ناکڕێت تۆ یا من یا زۆر کەس لە کوردستان پارەی ئەبێ ڕاستی لێبێ جا وڵی کاکە ڕاوینگیان یەک نسیحەتی برای خۆ وەرگرە قەت پارەی ڕاستی مێ لە یاری بۆ نمونە تۆ توانی بە یاری زۆر هەڵی خۆ بە ئەگەیتە ئەنجام ئەسا لێرە نون هەنا یاریزانەکە نووسین بۆ نمونە کریستیانۆ ڕۆناڵدۆ باشە کریستیانۆ ڕۆناڵدۆ تێ بیکڕی بۆ نمونە باشە کریستیانۆ تۆ بە سەبار بزانستینەکەم ئەیێنێ کریستیانۆ ڕۆناڵدۆکەم نووسینێ ئەوە ئادی کوا ئەسێوەی بینن من نایبینم مەزانی ڕۆناڵدۆ لێرۆگەپتی یاریزان کڕی ئاوای کڕی یاسەوە نەخۆشە کریستیانۆ ڕۆناڵدۆ وەڵا نایەنەوێت کریستیانەکە بنووسین باشە مادەم وایە کریستیانەکە نووسین مادەم وایە کریستیانۆکان نووسین کریستیانۆ وەڵا دایکی کاکەکە تاقیەکەینەوە هاوڕێ نازانم کۆمنتی نووسین کاکەکە تاقیەکەن بۆ نە کاکا تێ بیکڕی بەس کێشی ئەوەیە ئێستا کاکا لە بەشی ئایکۆنەکانە تۆ هەر زۆر گران وڵای بە حاتی وەمان ناکڕێ بەشی ئایکۆنەکانە بۆ ئایکۆنێکی بۆ دیارریەکەی لە بەشی ئایکۆنەکانە ئایکۆن کو ئایکۆنەکانی کو بێمانە هەمووی ئەمەتە ئەم بەشی ئایکۆنی بۆ دیارێکی کاکە اینجا ئەمە لێرە ئاڵێ مەسەمونە لە شوێ یاریەکە سەیریکە هینەیجان چی ڕاوێنجان ئەبێ یاریزانەکە و ئالێرەیە دیارێکی چی یاریزانەکەڕی دوای لێرە ئەو بەشێک کە ئایکۆنە دیارێکی دوای لێرە لە شوێنەکە یاریەکە بۆ نمونە تۆ دیفاع کڕی ئەبێ دیفاعەکە دیاریکەی بۆ نمونە کاکە لە ناوەڕاستە یاریەکە CM ەوە بزانم مادەی CM باشە اینجا لێرە شتی زۆرە اینجا لێرە مەسەن بۆ نمونە لە چه خولێکە ئێستا ئێستا لە بەشی ئاهینەکانە هەر لە بەشی ئایکۆنە دیسانە میش ئەمە دیاریەکەی بۆ نمونە باشە ئەمە لێرە لە ئینەکە ئەمە لێرە لیژ نادیەک نێ پێم وابێ تۆزە کاکەکە قورسە اینجا و کاتە چیەکەی سێرچێکی بۆکەی نایێنێ بەڵام تۆ ئێستا کاکەکە زۆر قورسە نایە دەها لەبەری ڕۆناڵدۆ بە تەنها برام لە ڕۆناڵدۆ بە تەنها ئەیێنێ وەڵی نازانم دەی بزانین ڕۆناڵدۆ بە تەنیا یێنێ ئەوم تاقی نەکردەوە بزانین ڕۆناڵدۆ بە تەنیا دانین بەشکم بێن ئارە وڵا هێنای وەڵی یافەرم نا ڕۆناڵدۆ نیە نامیش لێم تێکچوو برا ڕۆنەکەم ڕۆناڵدۆ لێ بوو بە ڕۆناڵدینۆ بۆسێک دەقا ئەمە یاریزانێ بێت کۆرە ڕۆناڵدۆ نازارەیەنە ڕۆناڵدۆ نازارەیەنە وەرە منیش دەسە مێشکم جام بۆ ئان یاریزانێکم بنێ لە بەشی ئایکۆن نەبێ یاریزانێکم بنێ نا کێشەکەونە کریسیانۆ نووسی نازم بۆنێ یاریزانێکم بنێ ئێستا کریسیانۆ ڕۆناڵدۆ لە بەشی ئایکۆن نەبێ ئێستا بۆ نە لێرە کریسیانۆگانسی ئەمە ئەوە تا هێنای ئای بژی سەیریکە کریسیانۆ زۆر ئاسانە سەمەتان بۆ دەزم و باشە کریسیانەکان نووسی ئینجای کریسیانۆ لە چه ئایکۆنەکە مەسەن لە گۆڵدایە باشە خۆ دەبێت بزانی کریسیانۆ لە گۆڵدا نەزان لە گۆڵدایە لە چ هینە یاریەکە هجووم CM یاریەکە تەواو ئەمە پلەی ستایلەکەی وازی لێ بێنە ئەوە زۆر کێشێکی وای نییە ئەمە لێرە پاس مندانێ لێرەیە ئەبێ نەسەر بدۆزین و لێرە پێم وابێ ئەدەی نەسڕە وەڵا ئەمە ئەمانیتیان نییە ئەمە لۆگۆی شێر احتیاجی کێشی نییە گەبوون ئەمە لێە ئەمە مهینە لە ئەمە لێ سێکا بێ خولی دەستشانکەی دەست خۆش براکەم هیچ تێگەشتی واڵی دەست خۆش براکەم وڵی نازانم لێرە بۆ منە خولی ڕۆشنی سعودی بێ بدۆزیتەوانێ لەم بەشەیە لە چه خولی یاریەکە لە خولی ڕۆشنی سعودی یاریەکە نا لە خولی پرتوگال یاری ناکە وڵی جا تیانە بێ سابین بە فیلم بە قورآن ئادی باوکم وڵی حەزەکەی بە
سەیرە خوڵی ڕۆشنی سعودی دیانە بەس بەدی با پرتوگال دیاریکەم زین چییە بێ یاڵا دی ئەگەر شتەکە خۆی نەبێ لێرە پارەکە بڕێ پارە لێە بەس تۆزە کریسیانۆ گرانە بۆی با بڕێ پارە دەرچێ ئەڵێ پەیوەست بەو شتانە ناکە برام بەس ناوەکەی بنووسە سێرچکە تاو دەست خۆش ناکەم کرد سێرچکم نانا براکەم وەڵا بێ شتانە بنووسی ئەگینا نایێنێت تا ئێستا شتەکان بە جوانی پڕ نەکردوێتەوە ئەو شتانە بە جوانی پڕ نەکەیتەوە نایێنێت کە تۆ یاریزانەکە ڕێبێت تاوای معلوماتەکە پڕکەیتەوەی تۆ خۆکەی یاریزانەکڕێ بە معلوماتانە پڕکەیتەوە ئێستا جاری وا هەیە مەسەن هەنێ شتێ ئێستا بۆ ناوە مابوو هەر نەیەنە ئەبێ ئەم شتانە بە جوانی پڕکەیتەوانێ ئێستا ئەمە چییە؟ ئەمەکە بە ئۆنلاین غەڵەتە ئەی چی غەڵەتە وەڵا نازانم طبعا غەڵەتە بۆیە نایێنێ بێم شتانە ئەبێم شتانە پڕکەیتەوە بە جوانی ئەبێ بیزانێم شتانە پڕکەیتەوە یێنێت پارەکەی ئەڵێ غەڵەتە ئەی چۆنە وەڵای نازانم هینی دەست خۆشدا ئاروی هینێکیان ڕامێکیان لێرە یاریزانە کڕی بەس بێ شتانە پڕکەیتەوە هەموو لە ئەخەر باشێک دەقێ ئێستا هەمووی لا بین بێژگەر لە ڕۆناڵدۆ بەشکم بیێنێ ئەوە نووسیمان ئەتۆ بەسە دیسانەوە ئینکین ئەتۆ بە ئەمە بێمزانێنێ وەڵایی دەستخۆشی نەگیان ڕامێگیان لێوە توانی بیکڕی هەر سێرچی بۆ کە سێگۆشەکە بە سێگۆشە سێرچکە یێنێ سێ ڕۆناڵدۆ نازارێ زۆر گرانە پارەکە نووسرا لە سەری سەرەوە نازان بای 10 میلیۆنە شتێکی وە ئەوە بە حیاتی بۆمان ناکڕێ کورە ناکڕە نا بەچیەوە بەزانانی چێ نزیکی 7,000 لێبی ڕامێگیان ئەگەر تێگەشتوێتی ئەو برای ڕاستی کرد وەڵاو جاران وانە بوو نازم مەسە بۆی لاتوە هەر هیچیش پڕ مەکەرەوانێ ئەنەز مێشکی بردم لە بڕۆ ڕۆناڵدۆ باشێ بچۆ ڕۆناڵدۆ بچۆ ڕۆناڵدۆ بچۆ ڕۆناڵدۆ بەس کورە نەزیی خۆدۆ لە نادیمادینی شێتمان مەکە نەزیی باکری ئێستا بێ ئەم ئایا بنووسم بێنە دەی هێنای سێگۆشاکەی ئەدێنێت ئەوە هێنایی ڕاوێنگیان وەڵاسە من نەیکڕم زانبازی نایکتەوان بکڕم ڕۆناڵدۆ 85 هەیە ئەها ئایا تێ ئێسەمانە فەرقی هەموو یەک دانە نییە ڕاوێن ئاگادار بە وا نەزانی هەموو یەک شتە ئاسەبوون هەیە سپیدی بەرزترێکە یا هیوا هەیە بە کات دەداتێ ئێستا بوون بای 5,800 ئەوە چەندم پێ ئەدێ وەشتاوەشتەی بزانین بە چەنە برا ڕێبای دنیای پارێ هێنای تاو وەڵا ناتوانم پاری زۆر تو ئێستا من ڕۆناڵدۆ گەرە کڕم بۆ خۆشی بەس با لە وەڵای پارەشمان زۆر پێ ناتوانم پارەکەیمان بینە ڕۆڵەسی پارەکەی زۆر زۆرە تو بۆ ئەوەی کاریەکەی وەڵا هەرمانی تایە ڕایگیانەوە پێشکەشە بەتەوە فێرکاریە هاوڕانی تیکتۆک لایکیکەن ئەو شاشەیە وڵی نامی هەموو یەکسەرە بەزەوە شتاوەشتی داوێش بەشی پارەکە من بەچی ئازانی هەڵی چی بەس پارەکە زیاکە نازانم هۆ کارچێ بەس پارەکە ناوانە سات چیان چێچمو ئەوڵ دانێگە کڕم هەر لە ئەوڵ دانێگە کڕم وی بۆ چییە ئەما کڕم بای 5,800 کاکە ێستا ڕۆناڵدۆیگە کڕم بەس سەیریکە یەکسەر بۆشە نایە ڕاوێن کە کڕی و پێچێت تا بوویە برا ڕۆنەکەم وەڵی دوسێ ڕۆژی بێجێ بێمە ئاستا لێە ئەدەی لێرە ئەخە من پەلەم هینم کرد نانە نەم کڕی ئەمەیان بۆستە ئەو ئێستا من ڕۆناڵدۆ یەکم کڕی خۆشی بێ اینجا پاکەیە باشم پاکەکەینەوە ئەڵێ
ئەوە ئێستا کڕیمان بەس یەک شتی تر هەیە لێرە پاک و باشە پاکەکان کە خۆمە پاکمان بووە ئۆبجێکتەکانمان نەکردوتە وەڵی نازانم ئۆبجێکتیشی دیان نەماوە کوا ئۆبجێکتەکان بۆ پاکمان نەبوو دوو ئۆبجێکتمان بۆ کراوەتە باوکو مەزانشتی پێ شتی باش یەس شتی باش شتی باش شتی باش ناتخواوی تریان باش نییە وەڵای پاکە هەفتاوەشتە خراپ ئەوی تریان لاو باش نییە ئەمە چاکە چۆن باش نییە دی ئەوە دەرەجەیەکە هەیزانم لەم جێ پاکمان بەجێ نێشتووە نەوەڵەتەوە ئەوە ستۆری وەڵای ئیتس شاهان سەهەد ئیتس شان تقریبا شتێکی وا هەیە گەدە هەر ئەتوانی چاوەڕێژ نەکەی باوان گیان وەڵا هەر تو زیاتر کۆتایی پێێنین بەس باو هینە ئەو هینانەکەمەوە ئەو شتە ئەوەشم هەر نەویست بە وازم بمان هاتووە دەی لە ترانس نانە بمان هاتەوە بزانمە دەی ئەوە ڕۆناڵدۆکەمان بۆ هاوتاوە بێ کێشە بەس با ئەو پاکانەکەینەوەنێ نەخوایش نەبوو پاکەکەش بێتامە وەڵای حەزم لە یارزانی 82 حەزم لە یارزانی کچومز نییە دەتۆ بڵێ چی ئێستا بزانین چنێت تەشکیلەکەوانێ ها لێرە چێت تەشکیلە سکوات باشە بزانین ڕۆناڵدۆکەمان بۆ هاتووەی خینە پێشەوە و ئەچەنە پێشەوەشمان وڵای 84 تایە یاخەت خوا شتێن بینەوە یەک دەقە بە بچمە سەر ئەوەتە مامە ڕۆناڵدۆ من دێک یاری پێگەین خراپ نییە هەرچەنە شوێنەگەشت ئێمە 84 وڵی چاکە ئەمە بیخەنە شوێنێ مەشتایە ئێڵوای لە بەشی ئێڵوای یاریەکە ئاخەت خوابرا بەشی ئێڵوای بە تەشکیلەکەی کامل بۆ بگۆڕم شتیوا بینیوە وەڵی نازانم هەورازگیان خوارد لەگەڵ بێ خۆشەویستی براکەم خوارد لەگەڵ بێ براکەم وەڵای ئەبێت تەشکیلە کامل بۆ ڕۆناڵدۆ بگۆڕم مادەم وای لێاو ئێمە خوارەوە دەی جایسەوەشی بۆ نابێ نابێ نایخوێنێت وەرە تەشکیلەکەی بێ سەقەت کردم وڵای ناو نیشانە پرزینی لێ سەرسوڕانەوە شوێنەکەی خۆی نیم شوێنەکەی خۆی نیە بەعمەل نایە باش یاری ناکە عنی لە شوێنەکەی باش یاری ناکە هاوڕانی خۆشەویستان ئەوەی کاتە لایڤەکەەوە خۆشەویستی ئەمێ دڵی ئەمێ لایکی لایڤەکەکەن بەڕاستی یازتان کێشا لایڤەکە داخێنی شەڵا بۆ شەوێکی تر ئێوە هەمووتان دڵن گوڵن خۆشەویستن ئەزیزی ئەمن ئیتر لە کەم و کوڕەکانیشمان ببوورن بەڕاستی کەم و کوڕی هەرە بێ گرنگەوەیە توانی بێتمان کاتێکی خۆش لەگەڵەوەی خۆشەویستە بەرینە سەری ترە هاوڕێیانش کە هین کران چ پێ لە میوتکان وڵی داوای لە بردندان لەکەین ئادمین کێشەمان بۆ دروستەکە و ئەشزانین کێ بەس جارێ لێوەستین تا جوان بمانێکلایە بێتەوە حکاتە حەلەکەین ئێستا بۆ 6 نەفەر لە خاتە بڕێکی وازم هە ناتوانێت کۆمنت بنووسێت ئادمیمان کردووە بە این خەڵکمان کردو بە ئادمین و بەڵام کێشەکەەوەی کێشەمان بۆ دروستەکە چه میوتیانەکات کێشە بۆ لایڤەکە دروستەکە ئیتر وەڵی نارزانم بواکەن وەکاری چییە جابا یەک شتی تر هەیە بەس من یەک تاقیکەمەوە لەسەرەوە س لایڤەکە داخێنەوە داوای لە بردان لەکەین بەڵام من یەک تاقیکردنەوە لەسەر ئەو ئادمین لابردنە بکەم شکە کێشەی زۆری بۆ دروستکردین ماوەڕی وایە هێتە خەت یەکسەر میوتیەکە نازانم بووە بێ بە کۆمنتەکان بچمە سەرەوانێ